یاخوا لەشتان ساغ بێ خۆشەویستان بەیانیتان باش بێ و جەژنی قوربانتان پیرۆز بێت بە هیوایەوەی کە ڕۆژی یەکەمی جەژنتان بە خۆشی و شادی بەسەر بردبێت ئەم ڕۆژ کە دووەمن ڕۆژە لەگەڵ بەرنامی ڕۆژێکینێکە بەرنامەی تایبەتان پێشەشەکەین هیوادارین ڕۆژەکەتان باشتر و خۆشتر دەست پێ بکەن من و هاوکارم لانە لەگەڵ تەواوی هاوکارانمان لە پشتی کامێرا بەرنامەی ئەمڕۆتان پێشەشەکەین ئەرە جەژنە پیرۆزەم کرد کردە نازانم بیرم نایە کردم جەژنە پیرۆزەم کردیان نەم کرد نەم کردووە کاکە نەم کردووە بۆ خوا بیرم نەبوو جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژن و شادی و خۆشییا بن هەموو ساتێکتان هەر جەژن و شادی بێ فەرموو جەژنە پیرۆزەی لە منیش بکە عیبە خۆم باریچ کات سڵاوتان لێ بێ دەست و پەنجەی ئێوە خۆش بێ ئازیزان لەر شوێنەکەن سڵاوتان لێ بێ و جەژنی قوربان لە هەموو لایەکتان پیرۆز بێت ئینشەڵڵا هەموو کات و ساتێکتان جەژن و خۆشی بێت ئەمڕۆکە دووەم ڕۆژی جەژنی قوربانە ئینشەڵڵا ئەم جەژنە زۆر بە باشی بەڕێ بکەن دوێنێتان باش بەڕێ کرد بێ ئەگەر دوێنێ فریە ئێوە نەکەوتون بچن بۆ لای خزم و ئەزیزانتان بۆ جەژنە پیرۆزە هێشتا کات دەبەردەستا ماوە سێ ڕۆژی ماوە نیە ئەتوانن بە ئیسراحەت بڕۆن سەردانی خزم و دۆستانتان بکەن جا هەستەکەم تۆزەگەم جەژنە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ماڵی ئێمە باشتر بوون یاری وەکو جەژنەکانی تر نەبوو ئازادی تۆیە؟ ئەیچی ئەو بۆ هەرچی شتی باشێ هەر پەیوەندی بە تۆ هەیە هەموو شتە خراپەکانیش پەیوەندی بە منەوە هەیە بە قوربانی خوایان جەژنە لە جەژنە شەڕ نەکەین واز لە شەڕ بێنە یەکسەر میبەرەوە بۆ لایەنەکەینە دوێنێ یەکمان هازاکرد ماڵە جەژنە واز لەو بێنە وڵا هەر بەدەر لە ئێمە ینی ئەمان بینی هەموو شو سەردانی کردن و گەڕان باشترە ئیتە پەیوەندی ڕەنگە بە گۆشتەکەشەوە هەبێ نەئینجا خۆگەر پەیوەندی بە گۆشتەوە بێ خەڵک نایەت خەڵک لە ماڵەوە مێنێتەوە بۆی کە قوربانیم باو لە ماڵەوە بم ئاخی دەیسەوانی زە خزمەکان بۆ خزم گوزکاری تری دانی ئەوەش وایە ئەسە قوربانیەکەڵەوە بۆ ئافتای خۆشکمەوە بۆ حەلای خۆشکمەوە بۆ ئازادی برامەوە بۆ مەحمووی ئاوایە تۆزە قوربانەکان خۆمان بینیمان دوێنێ خۆت بە بەرچای خۆتەوە بینی تەشتا لە شوێنێکا بینیت وڵا قوربانیمان کردووە ئەو مەڕێی کە کڕیمانە 35 کیلۆ بووە هەژدەی سافی لێ دەرچووە 3 کیلۆمان بۆ خۆمان گرتۆ 15 اینجا ئەو بەس بەدەستەی ژمارد باکە تا 12 ڕۆیشتین کە خزم بوو تا 12 ڕۆیشتین کە خزم ئێمە یەکەم ڕۆژی جەژن باسی ئەومان کرد لە ڕێزانانی ئاینیەوە کە قوربانیکردن مەرج و پێوە و بنەمای خۆی هەیە هیوادارین ئەمڕۆ کە دووەم ڕۆژە ئازانم ئەمڕۆ قوربانیەکان گەرمترە بێت دووەم ڕۆژ زیاترە زۆر کەسێ یەکەم ڕۆژ فریان ناکەێت دووەم ڕۆژ دەسەکات بە قوربانیکردن ئەزانم ئەمڕۆ زیاترە لەبەرەوە بە بەپێی بنەما و پێوەرەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت بزانن ئەو هەم تایبەتمەندەکانی ئەو ئاژەڵەی کە سەرە بڕدرێت هەم قوربانیکردن بە کێ دەشێت و دەدرێت بە شێ و بزانانی ها جێگەی خۆی بگرێت زۆر ڕاستە اینجا ئەمڕۆژ بەرنامەکەمان زۆر تایبەتە لە کەشە جوانە هەم زۆر جوانەتی متوە من خۆم زۆر زۆرم بڵ و دەستی سپۆنسەر ئەرەکە وتومە ناشرینە کاک حامد تاوە وتومە ناشرینە نه ئێستا نەوتوە بەس پێش بەرنامە هەر سوبحانەڵڵا تۆ وای ئەو ڕۆژەی کە من خۆمم بەدڵ بێت و زانم ئەها جلێکی جوانم لەبەر کردبیان ستایلی قژم میکەپەکەم گۆڕی بێ کاکرە باز یەکسەر بە کوردێکەڵە لەوە ئەڵە جوان نییە هەر ئاوا سیرەکەم ئاوا سیرەکەم تر وازانم پێڵم ناشرینە ئەڵە جلەکە زۆر جوانە بەس ئەم دەسماڵە جوان نییە تە بەسەر جلەکەتە بەس خۆم زۆرم دەسماڵێ ئەو بەرەنی کێوە گۆرانی چیە دەسماڵە کاکادی کاکادی دەسماڵە گۆرانی چیە کاکادییان ئەو پرتەبۆڵێ خۆزان مشکلێکی یەکشتە بە کاکێ منیوت کاکێ منیش بۆی سەنەوە پێکەنی ئێستا باڵانسی زەمەکانی لە سەتایەکە چکە پێش ئێستا سفری کردەوە گەردن ئازایی کرد و گەردنمان ئازا کرد تۆ گەردن ئازا کردووە کردمە چی نایکەم گەردن کاگادیم ئازانە کرد جا خۆشویستانم ڕۆ بەڕامەکەمان تایبەتە کاکادی نەوێت لەوێ قسێ بکات تۆش ماڵە ئابێ بەڕامەکەمان تایبەتە هونەرمەندی تایبەت میوانی زۆر تایبەت و لایوی زۆر تایبەت ئامادەیە بەڵام پێشەوەی بانگشتی هونەرمەندەکە کە ئێمە سێ نووسیانی خۆشەویستمان لەگەڵایە کاکە ڕێباز کاکە حامد تاوا مدناوەکەی کاک پێشەوە یاخوا بەخێر لەژنتان پیرۆز بێت مایکەکە چکلێت تۆ
بزانڵی چی توی چه پێشکەش نەکردوین هاتی بە زوادانیش یەکسەرەتەوە چکلێتەکە بۆ بینیشتیا چۆن بگەر بەپێی حەق بێ بەجارێ بۆ کاک حەمدی بێنی جەژنتان پیرۆز بێت گوێن ئێمە جەژنە پیرۆزەمان کرد دووبارە ئەمڕۆژ جەژنی هەموو لایەک پیرۆز بێ و ئیشەڵا ئەمڕۆکە ئەو شوێنانەی کە ماون سەردانتان نەکردوون ماڵی خزم و کەسوکار و دۆستان و ئەوانە ئەمڕۆ دەرفەتە بێ وەکو جەنابێتە بڕۆن بۆ لایەن و وەڵای من ماڵی خەسووم نەکردو گردن و ئازاییامە بکەن ئەو کردوێتی دوێنێ هاو بەس ئەمڕۆ سەری دوێنێ ماڵی خەزورانم هەمووی بەسەر کردویتر ئەمڕۆ دامنا بوو سەرەی ئەوە سەری ئاری ئەمڕۆ لەگەڵ بەخوا لە سای پێنجیمان بەسەر کردو تۆ لە سای پێنج عیبی نییە ئەویش ئەمڕۆ سای پێنجێک بەسەرەکەینەوە هەرەوە نەفریاکەین قابل بنەمای چی وانێگەک ڕێبازەوە فریاکەین بەسەریانەکەینەوە تۆ لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکانە بین چۆنە کاگرابەت وەڵای لەخوا بەزیێبێ من هەر زۆر حەزم لە سەردانیکردن و تێکەڵاوی و ئەوانەی بەڕاستی خۆ کەسێکی زۆر کۆمەڵایەتی میانی مرچومۆن و ئەوانە نیم و حەز بە تووخەڵی خەڵک نەکەم ئێستا ئەمڕۆ ئیشەڵا دامناوە ئەو ماڵانەی دوێنێ مەجارم نەبووە سەردانیان بکەم چونکە بەڕاستی دڵی ئەو کەسە خۆشەکەی کە ئەچی بۆ لە ئەوە خۆشتێکی ئەوە بڵێن هەرەوە نییە بڵێ ئەچی بۆ ماڵەکە لەگەڵەوەش دڵی ئەو خانەوادەوە ئەو کەسی خۆتە ئەیبینی لە نزیکەوە تەلەفۆن و نامەوە شتانگەر قوربانیان کرد باشترۆنی بە تەلەفۆنشت نابێت کاگرەبازەڵەمە گەر قوربانیان کرد بێ باشتر لەو سەرەوە بەدەستی بەتاڵیش ناکات هەر سیلێ ڕەحمیش گرنگە بەڕاستی زۆر سیلەی ڕەحم زۆر گرنگە میلەتە جوانە بەڕاستی ئەو سیلەی ڕەحم چۆیە و ئەوانە ڕۆ دەست خۆش حامدجان زۆر بەخێر پیرۆزبایی جژم بگێنە بەخێر بێ سەر چاو دوێنێ دانیشتین بەدا بەرنامەکەەوە ماشەڵڵا ئەو دووزەلە بوو چی بوو زۆر گەرمکردە بوو ئەمڕۆژ دڵنیام گەرمترە وایە شتی ترتانێ ناوە عیبینیە باڵەبانە ئەمان بەبێ پێشکەشکارەکانی حتمما بەبێ پێشکارەکانی گوەڕن دیسانەوە منیش سڵاو ڕێزێک تایبەتی بۆ خۆتان و ستافی پرۆگرامەکە و بینەرانی خۆشەویستی وادارم هەر خۆش بن و جژنتان لێ پیرۆز بێت و نەزان و پێزان ئەگەر دڵی کەسێکمانێشاندووە گەردنمان ئازاکە وەڵای جوانە نەزان و پێزان زۆر جوانە قسێ نەزان و پێزان ئەگەر پێزانانە نەبوو بێت نەزانە نەبوو بێت ڕاستە هەندجار خۆت نایزانی دەستە خۆش سپاس کاکە پێشاوە پیرۆزبایتان کرد و بەسقەی ناکەم دووبارە سڵاوتان لێبێ و جژنیشتان پیرۆز بێ ئینشەڵا هەر لە جژن و خۆشییاون پێشان نقلێکی خواردووە ئەمڕۆ بۆی دەنگی خۆشتر بێت لە دوێنێ لێرە بوون کاک پێشەوە ئەمڕۆ دەنگی نەرم کردووە بۆی بتوانێت بەرهەمێکمان ئەوە سەرەتا پێم وت هەر هاتمە ژوورەوەتی چی و حازەکە وتم بەخوا تووشی حەساسیەتەکە بووم هەناسم بۆ نادرێت یاخوا بەخێر بن قوربان دەرمانێکە پێڵم بیکڕایی کاوێکە بۆ هیچ پێی وتم دەرمان بە خۆشتی کوردەواری پێ شتی کوردەواری دەستان خۆش بێ زۆر بەخێر بن یاخوا بەخێر بن چکلێتەکەشتان بۆینی بیرمان بۆ یەکجار هەستم بۆ سەکاک ڕێبازیان باشمیوانی کەمان لا یەکجار هەمووتان بێکەوە بۆتانێنم ئینشەڵڵا اینجا بەرنامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە ڕۆژانی جژنا زۆر تایبەتە هونەرمەندی زۆر ئەزیز میوانی زۆر ئەزیز لە نێو پرۆگرامەکە میوانن اینجا ئەمڕۆ هونەرمەند سێوان خەمزەی لەلامان ئامادەیە کۆمەڵێک بەرهەمی زۆر تایبەتی ئامادە کردووە شکەش بە بینەرانێتی تاکسێوانمانکەین ئەبێت تاکسێوان فەرموو یاخوا بەخێر کاکە سەیوان کاگاریجان زۆر بەخێر بێت زۆر بەخێر کاک سەیوان جژنیشتان پیرۆز بێت هەر لە جژنات جژنی تۆش پیرۆز بێت زۆر بەخێر بەخێر هاتی خوا بەخێر ببورن من باردانە نیشتمەوە نییە تۆ توانی چکلێتەکە بری کاک سەیوان تۆ نەی خۆیان بەخوا خۆر گرێەوە نەوەڵا دوای هەڵی گرەقەی خۆ هەر هەڵیەگرم بەس دوای بەرنامەکە دەتەوە کاکە بەس کاگرەباز نەیخاتە دوای بەرنامە دەڵم دوان هەر احتیاط بگرنەوە کو شەکرێش تێدا بۆزێ عافێت تۆش وەڵا لاوە چێ پێی سپێ بە کاک بە پێی ئەمێر هەستەکەم تو هیچ پێی سپێی نیەوە نیە عافێت ئەمێر یاخوا بەخێر بی کاک سەیوان زۆر سپاس دەکەم کاگاریجان پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز لە جژن خۆشیابی زۆر سپاس دەکەم تەندروستی باوکە چۆنە لە خۆی گەورە بەزیاد ئەمان بینێت پێوتۆدان سڵاومان چای ماچەکەی تەندروست باش بێ جژنی لێ پیرۆزەکەین زۆر سپاسانەکەم جژنی هەموو لایەک پیرۆز بێ ئینشەڵڵا ئەمای ئاوالێکە با بێتە پێشەوە جژنی هەموو لایەک پیرۆز بێ و کەناڵە جوانەکەی کورسات و ئێوەی خۆشەویست و ئەو سێ مامۆسا ئازیزە و
دۆستان و ئازیزانم هەمووی پێکەوە دڵی هەر کەسێکمانێشان بێ با لێرەوە گردنمان ئازاکە و گەردنیە و لایەک ئازابێ ئینشاڵڵا. حامد زۆر چاوتی نەزان و ئارە وەڵا. پێزانگردنمان ئازاکە. اینجا ئێمە زیاتر قساکەین لەگەڵ کاکە سەیوانە بۆچی یەکسەر گوێمان لەبەر هەمێنە بێ بەسەر چاو چاوە خۆش بە چاوان بە بەرەمێک دەست پێ بکەین کاکڕێباز ئەگەر ئاگای لێ کاکرەباز جارە لەبەر نقڵشت زۆر نقڵەکە ئەوتە نقڵی خوددا دەدێن چی وڵای کێشەیجی گەورەمان لێ کاک وڵای حەزمان گوێمان لەدەین کاک سەیوان بێ بەرەمێکمانێ بڕۆین دێڵ فەرمو
دەست خۆش دەنگە خۆش بێ و دەستپەنجەی برادرانیش خۆش بێ. زۆر سپاس پێشکەشتان بێ کاگاری ژیان مەمنونم. پێشکەشتان بێ یاخوا زۆر سپاس. وڵای کاگاری ڕاستیەکەی یەکەم ڕۆژ خەوتم. ئەرەوەڵا مادام تۆزە بووی وەستاوتم تاکیدم خۆتوە. ئەرەوەڵا تر عادەتەن بڵین لەمڕۆ من دەسەکەم بە گەڕان و پیاسە و شت لەمڕۆ پێشەوەش کە خۆم بچم بۆ پیاسە و شت حتممە نەبێ دایکم و باوکم بەرم بۆ ماڵی ئەو دۆست و خزم و ئازیزانە تر لە دوا ئەوە پرۆژەکانی خۆم دەست پێیەکە داعیبی نییە لە ساڵ لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکانە کەواتە باشی ئەرەوەڵا لانەخان هەر زۆر تێکەڵم یعنی یەکێکم لەوانەی کە حەزەکەم دایما دەم بە خەندە و پێکەنین و تێکەڵاوی و حەز ناکەم قەت دەورم چۆڵ بێ بەڕاستی ئەرەوەڵام مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە چ پێویستە کات لە چوارچەوەی دیوارەکە دانیشی خۆمان ڕۆژگیر بکەین و جام جەژن و بۆنانەش بەڕاستی خۆ دەرفەتێکە وانە بۆی کە چی دوایە خزمایەتی و ساڵی جارێکە یعنی ئینسانە بێت قەدری ئەو ڕۆژانە بزانێت کە تایبەتە بەڕاستی ڕاست بەرهەمی باشمانان بەدێ ئەمڕۆوانە بەدڵیەوە ئیشەڵا دەست و چاوی مامۆسا ڕێباز و مامۆسا پێشەوە و مامۆسا حامیدی خۆشەویستیش بەخێر بێت لە ڕۆژهەڵاتەوە یاخوا بەخێر بێ کاکە حامید ئەوە کاکسێوان ئەو بەرهەمانی کە بۆ نمونە ئێڵەی تۆ لە پرۆگرامێکی لەم شێوازە خۆ دیارەکەیان وڵی ئەکسەریەتی جاری وا هەیە سە بۆ منە دوێنێ پێم وا بێ پێرێ بۆ ئافوو هاتم چەند بەرهەمێکمانوتی تر جاری وا بوو مامۆسا ڕێبازەی بۆ ئەم گۆرانیان کە بەمە خۆشترە یعنی یان کاک پێشەوە سەرنجی ئەوانیش دەورە بینێ ژینە بەڵێ خۆشم دیارەکەم و بەس جاری وهەیە ئەوان چکم مۆسیقین لەوانەیە شتێک لای من خۆش بێ لای ئەوان بۆ نمونە گۆرانێکی خۆتە زۆر بەلاوە خۆشە زۆر بەلامەوە خۆشە یعنی هەستەکەی ئەگەر پێت بڵێن ڕۆژێک لە بەرنمەیەکا پێ بڵێن کاک سەیوان بە یەک گۆرانی وەسفی خۆ بکە یەک گۆرانی خۆ کام گۆرانیە وڵی گۆرانیەکی بڵین بەرنمەکە هەبێ ڕیتمەکەی جۆرجینایە و خەڵکیش زۆری بەدڵ و یعنی شەوێکیان دانیشتوین لە باخێگەر لەگەڵ کۆمەڵێ برادەرە باشە دانیشتوین یەک کورتە ڤیددیۆیەمان لێ بڵاو کردەوە نەبزانی بەڕاستی وا ماشەڵا بێ بەترێن تقریبی 3 ساڵ 4 ساڵە پێش ئێستا بوو باش گۆرانیەکە بە ناوی هەی بەوبەوە نازانم گوێبیستی بوونیاننا نەوەڵا گوێبیستی نەبێ نەمانە گوێبیستی بین ئاوە ئەی چی بەسەر چاو کاتمان ماوانێ بۆ بەم مایکە ناوێت بەسەر چاو کات بۆ بەرنمەکە ناڵە ماوڕێن بۆی کە بچینە لای پامدەران کە ڕام جۆرجینای هۆمایۆنە کاک پێشەوە بڵین نەوەڵا من عادەتەن بڵین بە تۆنی لای خۆمان زایت سێمان بۆ دانەی دۆ عیبینیە باشە ئێمە لەو زای مادام گۆرانەکە ئەوە نەخۆشە و کرێندە یەکسەر کۆتایی پێنێنی نانا بەسەر چاو بەسەر چاو الرحمن
ئاسمانەکەم بێتۆ ڕۆژم تاریکەم گیانە تۆی خۆری ئاسمانەکەم پێشکەشتان پێشکەشتان بێلانە خان زۆر سپاس تایبەتە ئەساقەوەم کاکە ئاریان زۆر سپاس مەمنونم لەگەڵێوەیە تاکسیوان چی بوو حەمام لە جەژنا ساڵ جارانی زوو حەمامی باد بازار نەچووی نەوەڵا نەچوو تاقیشێ نەکردوەوە تاقیشم نەکردوەوە بەزەڵێن زۆر خۆشە نازانم زۆر خۆش وەڵایی جا بڵێم بۆ جیلی کاکسیوان نەچوونەتە حەمامی دەرەوە بۆ تۆ ئەمرە چەند شەمەیە وڵای من بڵێن تۆزێ زوو بڵێن سرم سپی بۆیش لە باوکم بۆم جێماوەتەوە بڵێن تایەفەی ماڵی باوکم زوو سەرمان سپێ بێ وەڵام من وا بەرەو 30 ساڵە چوم کاگاریشان دەخواتە زۆر سپاس تەمەنی کاکسیوانەوە ئاڵم ئێمە ژوای سەرسپیتی بوو خەمان بۆ ماوە بەستیەوە بوو یعنی ئەو سەرسپیبوونەی تەمەن نییە کەیەتی یاخوا لە ساق بە قوربانە بم کاگاریشان زۆر یەک دێ زیاترم لە تۆ تەمەند درێژی کاگاری ئاری بۆیە باسی حەمامی دەرەوە ئەم بابەتانەی کرد وەختی خۆی لە کۆنا بەتایبەتم وتم کابرا لە حەمامیە چێ زۆر جوان خۆی گۆڕی و لەبەرێ ڕاستەخۆیەکمانەیە لە حەمامی مفتیەوە بۆیە حەمامی مفتیەکێکە لە حەمامە دیارە کۆنەکانی شاری سلێمانی چیرۆکی جیاوازی شێ لەم حەمامەیە جا جەژنان بەتایبەتی عارفە و تۆ لەوە پرسەی تۆ چی؟ ئەرە وەڵڵا ئەوە نەچووم بۆ حەمامی مفتی بە ناتریش خۆم ستۆ بۆی بزانی ناتر هەبوو تاقیەکەم و گاگاری تاقیکە زۆر خۆشە کەسانێکەکە سوپلێکی زۆر تایبەتیانێ هەم لە شێلانە هەم لە شتنە طبعا دەبێت شارەزا بن زۆر شارەزا هاوەڕکە یەک کەفاوە بۆ گەرنەوە واتە شۆن لە کوردواری خۆمانەڵە چڵکی ساڵێکە لێکەن جا ئەوە چیرۆکی ئەمە زار چیرۆکی دەهەیە لەسەر ماڵەتە هەر لە بۆنەکانە نەبوو لە هەندێک کاتی تریشە ژنان و پیاوان بەجیاجیا کۆبوونەتەوە ڕۆشتون بۆ حەمام جا کەشی تایبەتی خۆی هەیە بەڕاستی و شوێنانە و هەروە تۆ باسی لێوە کرد چەندین چیرۆکی جیاوازی هەیە حەمامی مفتیشێکێکە لە حەمامە دێرین و کۆنەکان مێژوویەکی دێرینی هەیە لە شاری سلێمانی اینجا لە حەمامی مفتیەوە پامنێرمان ڕێبازمان لەگەڵ پامنێرمان ڕێبازمان لەگەڵ نازم زانین خۆی شوایان چیرۆکمان خۆشگەڕێتەوە ڕێبازگیان بەیانیت باش جەژنت پیرۆز بێ کامیان ناکەمان ناخۆی ناشاتاوە ئاری لاە بانیتان باش دیارەمە لە حەمامی مفتیم ئەم حەمامە مێژوخی لەگەڵ بنیادنانی شاری سلێمانیەوەتە لە ساڵی 1984 هەتاوەکو ئێسام حەمامە لە خزمەت بەردەوامە و ماوەی 16 ساڵیشە بێت تایبەت کراوە بە ژنان واتە پێشتر کە پیاوان لێرە هاتن و قەرەباڵغێکی زۆریان دروستە کرد بە تایبەت ئەم حەمامانە تایبەتمەندیەکی سلێمانین و هەر کەسێک هاتبێت بۆ ئەم شارە تایبەتمەندی ئەم حەمامانی بەلاوە گرنگ بۆ و سەردانی کردوون و لێرە خۆشتووە تەنانە دێمە کە ئێستا پێشەوەی بینە ژوورەوە هاوڵاتێکی گەشتیاری ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ویستی بێتە ئێرە وتمان وەڵامە ئێرە تایبەت کراوە بە ژنان بۆیە بڕۆ شوێنێکی کە یعنی دیارە پێشتر هاتووە شارەزایی هەبوو کە هاتۆ ئێرە دیارە لە ماوەی چەند ساڵی ڕابردوهات پێێت ئێرە تاقی کردوێتەوە بۆیە ڕاستەخۆ هات بۆی هاوشێوی ڕابردوو کە هاتووەتە ئەم شارە لێرە خۆی بشوات جا ئامینە خان ئامینە محەممەد کە لە ساڵی 1970ەوە لێرە بەبێ دابڕان هەموو ڕۆژێک لە نێوان 10 بۆ 12 ساعت لێرە لەم حەمامە کاری کردووە تا ئێسێش هەر خۆی سەرپەرشتیە کات و ئەمە قسە لەگەڵەوە بکەم ئامینە خان جەژن پیرۆز بێ و بانیش و باش خۆشی بێ بەیانی ئێوەش باش بەخێر بێت سەرچاو سپاس دەکەین خەڵکیە بۆ حەمامێسە خەڵگیە بەڵێ لەو ڕۆژانەی کە سارد و سەرما بێت کە کارەبان نەبێت ئێمە دوعاکەین خوایە کارەبای فڵان شوێن سەقەت بێت تا خەڵک بێت بۆ ئێرە لەو کاتانەیە زیاتر خەڵک دێت یعنی ئەگەر کارەبان نەبێت خەڵک زیاترێت خەڵک بۆی لێرە شتی ژناکە زیاترێت یعنی کارەبای 24 ساعتی زەرریە 24 ساعتی زەرری زۆر لێداوم چش لەوە کە مانگانە 100,000 بۆ دێتەوە ئەمجا زەرری مادیشی لێ بازارم کەس بووە ئێستا گەنج زۆر هێت بۆ حەمامیان کەسانی بەتەمەن وڵا کەسانی بەتەمەنیان کە لە ماڵەوە کەس نییە بیان شووە زانن لێرە نەفەری لێ و ئەیان شوات و پاکیان نەکاتەوە کوڕیان خوشکیان
مناڵەکانیان ئەیانهێنن بۆ بەر دەرگا بە سیارە لە دەرگاکە هێن و بانگمەکەن ئەڵێنەوە ئەو نەخۆشەمان هێناوە ئەو هینەمان هێناوە مەساج و شێلان و ئەو شتانەش هەیە شێلان و ئەوە شەیە منیش ئەیانهێنمە ژوورەوە و بەو ئافرەتاڵم کە لەگەڵمانە ئەڵێم ئەوە نەفەرە بی بە ژوورەوە بیشۆ ئەی بە ئەیشوات و پاک و خاوێنجلی لەبەرەکاتەوە و بانگی کەسەکەکەین بێبی باتەوە ئاری ولانت هەنێک باسی تایبەتمەندیم حەمامیان کرد بەڵام زۆر باش لیان تێ نەگەیشتم تایبەتمەندی حەمامی مفتی چییە ئەگەر پێم حەمامی مفتی کە ئەو کەسە خۆی لێشر هەموو جەسەی خاوە بێتەوە هەموو گیانی خاوە بێتەوە ئینجا ئێمە خەنە و خوێ و زەنجەفیلی هاڕاو ئەچم بە کیلۆی کڕم لە بازار لەگەڵ خەنە و خوێ تێکەڵاویەکەین و ئەو کەسە لە ژوورۆ بیا لە خۆی نیم سەعاتێک پێوەی دابنیشە گیانی ئیستراحە دەکا پێی بۆ حساسیت و زیبکە و بۆ شانش باشە لەگەڵ ئەوەی کە شێلان ئەوش هەیە ئەوەش وەکو چارەسەرێکی ئەوەشمان هەیە ژنان ئەیەن لە خۆیان و ئێستا ژنی وایە لە بەخوا با جیامێت بەس لەبەرە و خەنە و خوێ و زەنجەفیلەیەم بۆم تێکەڵاوکە و لە ژوورەوە ئەیەم لە خۆ ئەو کچی گەنج کە هێت ئێرە حەزی لێ جارێکێ بێتەوە زۆر گەنجی وا هەیە یە دەڵێ کە خۆم شت لێرە ئیسراحەتم کردووە ئەتر هەیە بە هەموو پێنجشەمەیەک هەموو جومعەیەکیە چ چیرۆکێک لە ماوەی وابزانم 36 ساڵەتە خۆ لێرەی لێوە لە ساڵی 1970ەوە ئەم حەمامەتان ئێوە چەنەم خێزان بوویان چەنەم کەس بوون کەم سیهەمین کەسین من کە لە جەریدە و شتا دەرچووە خوێنومەتەوە ئێمە سیهەمین ماڵ بوون وەرمان گرتووە ینی پێش ئێوە 29 ماڵێکە وەریان گرتووە ئایا ئەو 29 ماڵە یەکی چەند ساڵی لێبوون نازانم خۆی حەمامەکە تەمەنی هەیە لێرە گەنج بووی چل و نازانم چەند ساڵە وەرمان گرتووە من کە هاتم بۆم حەمامە 19 ساڵ بوو یەکەم جار کە هاتم باوکی مناڵەکان کوتی من ژنم بۆ خۆم هێناوە بەس بۆ حەمامیش حەماممان ئافرەتانە ئەبێ ئافرەتێکی لێبێ لەسەر پارە وەرگێ لەسەر دەخیلە منیش خۆم تۆزە خوێنەواریشم هەبوو تا 2 سانەیم خوێندووە وتم بەس بتوانم دانیشم کە هاتم چوومە ژوورەوە ژنانم بینی بە ڕووتی کێشان بەسەری خۆماوتم براڕۆ من قەت لێرە 1 سەعاتی دارە ناکەم ئێتر هاتمەوە دەرەوە چم لێوە دانیشتم دڵم پڕ بوو گریام باجیڕعنا شاگردمان بوو وتی ئەوە بۆ گریت وتم بەخوا من لێرە ناتوانم وتی تۆ دانیشتە ئیستراحەتێ بکە وردە ڕۆژانە من لێرە کە خەڵک هات پێت ئەڵێم ئاوە پارە وەرگرە و ئاوە بە خیراتنی خەڵک بکە و ئاوە شت لە خەڵک وەرگرە و وردە ئەو ڕۆژە هیچ بەیانیش و 2 بەیانیش تا 3 ڕۆژ 4 ڕۆژ هاتم بە سەیری باجیڕعنامە کرد چۆن بە خیراتنی خەڵکەکە و شت لە خەڵک وەرەگرێت و منیش وردە ڕاهاتم وەڵا بۆ سەری 5هەمین ڕۆژ ئێوارە کە ڕۆژمە بە باوکی مناڵەکانم گوتم بەیانی خۆم دانیشم دیوای لێ هاتم ئەرێ وەڵا کوڕەت چێ خۆ من خوێنەواریشم هەیە شتەکانم لەدەست حاسێ نابێ ئەتر هاتم هەر ئەو هاتن بوو 1900 و مانگی 2089 بوو نزیکی 37 ساڵ پێش ئەرێ وەڵا لەو کاتەوە من لێرەم بەبێ بڵێن دیمەنی ناوە ئەم تاق و ئەم گۆمەز و ئەمانەمان پیشان بات ئامینە خان چی گۆڕانکاری بەسەر هاتووە لە ماوەی ئەم 36 ساڵێک کە تۆ لێرەوەی من کە لێرە بووم ساڵانی شەبوو پارەمان کۆ کردەوە لە زستانانە 7 ملیۆنماندانە ئەتر هەستا ئەو دیوارەی هەمووی تا گەچەکەشی لێ کردەوە کرێکاری بۆ گرت گەچکاری کردەوە دوایی لە نوێ هەمووی پەڵەپەڵە و ناشرین بوو گاندیەوە سەر بەردە ساغەکەی ئەتر لەوە گەچکاری کردەوە بۆ یاخی کردەوە ژووری گەرممان کاشی کردو لجنەوە تێبێ بیکەن پیان کاشی کردین تر جوورنە و شتەکانمان هەمووی لابر تەشتیان پێکڕینەوە تەشتانە ئاوە دەستکاری کراوە چەنەها جار شتەکانی ناوە دەستکاری کراوە ژوورەوەمان لابردووە بەعزی قاڵدرمەی هەبوو پیا سەرەکەوتی سەیری ئاوەکە دەکرد ئەوەمان لابردووە لە ژوورە بچووکەکە شوێنەوار قسە ناکات چونکە ئێرە شوێنەوار ئێرە شوێنی پارەپیاکردنە تۆ ئیشی لێەکەی بۆ ئیش چاکیەکەی یعنی وات هینی ناکەی دەستکاری ناکەی کە زەرری لێبا لە حەمامەکە تۆ بۆیە دەستکاریەکەی و حەمامە زیاتریش بکات پێشتر کەی زۆر خەڵک سەردانیە کرد لە جەژنانە لە بۆنەکانە یان هەموو پێنجشەمە و جومعەیەکێرە هەموو پێنجشەمە و جومعەیە خەڵک زیاترە هات اینجا ئەو مناڵانەی کە پیاوەکەی ژنەکەی ڕازی بکردایە
دەستی مناڵەکان یەگرت وەرن کوڕم با بتان بم بۆ حەمام بتانشم ئەوەی کە ڕازیشی نەکردایەکی شا بە مناڵەکانە دەوەرن بڕۆنە ژورۆدەی وەرن با بتانشم ئێمە ژەمانگو و پیاوەکە ڕازی نەکردووە تر بە پێکەنینەوە هادەچۆ ژوورەوە. ئێستش ئەو کەسانێک کە پێشترە هاتن وەکو مشتری بەردەوام ماونەتەوە زۆربەی مشتریمان کە مردوون لە گیانە نەماون خوالیان خۆش بێ ڕسمەکانیان لامە لە موبایلەکەم ئەڵم خۆزگە بەو ڕۆژانەکە و ئافرەتە ئاهات کێبوو لەگەڵتانەوە نەفەر خۆزگە بەو ڕۆژانەکە و ئافرەتانە هاتوون بۆ حەمامە لەوێ دانیشتون لەوێ خۆیان شتووە لەوێ خەریک بوون لەگەڵ ڕەفیقیانە لەگەڵ کفشیانە ئەنی ئەو شتانە زۆر خۆشە کە دێتەوە بیرەکەیتەوە ئێساش یادگاریان ماوە کەسانە کە خۆشیان مردوون ئەوەیان جێهێشتووە بۆمان خەڵگیت بەس هاتنی وەک جاران نییە ساڵان بووکیان هێنا زەویستانیان هێنا تر ئێستا ئەو شتانە کەسێکش لەگەڵ ساق تاکسیەکان هەیە کە نەفەر زۆر نان بۆ ئێرەڵن قەرەباڵغە ئەڵێن لەسەر جادەوە کە خەڵگیە ئەڵێ بمامە بۆ سابوونکەران ئەڵێ با بە سابوونکەران قەڵەباڵخە ناچم زۆربەی ژنان کە کوڕەکانیان مێردەکانیان یانهێن ئەڵێ باش یامین بۆ ئێرە نامانهێنن ئەڵێم بۆ ئەڵێ وەڵا سەر جادەکە زۆر قەڵەباڵخە مەجالمان نییە بەیانێن زوو زۆر قەرەباڵغە بێت لە ڕۆژانێکە کە خەڵکیان لە تا ئێوارە هەر وەڵای تر ئێمە خۆم ڕۆژ لە بەیانەوە لە هەشتونی و هەشتەوە کراوەتەوە تا 5 و 6 ئێوارە مجا ئێواران لە هەمووی خۆشتر ئێمە حەماممان شردووە خۆمان کۆ کردوتەوە بڕۆینەوە لە پڕ جەماعەتێکێت وەڵا هاتووم خۆم پشم ئێ بابە بۆ ڕۆژگارە نەهاتووی ئێ خۆ بازیامی دەرمان ناکەی ڕە فەرموو بچنە ژوورەوە ئەو گەرمەوە نیە هەموو 24 سعات دەبێ ئاومان گەرم بێت ئێمە 24 سعات کارەبا هەر ببڕێ مۆلیدەم هەیە مۆلیدەکەڵەکەم بە مۆلیدەکە ئیشی پێکەی مناڵەکان کەس دوای خۆ هەیە ئێستا خۆم کوڕێکم هەرچەندە سوتاویشە لەو تونەیە لە شوێنی ئاگرەکە ئەو زۆر یارمەتیمەیە یە ئاگرەکەم لەگەڵ هەڵەکە گاز دوشتەکەم بۆ تێکاتەوە چوناتی من خۆم لە پار مانگی 11ەوە جەڵدە لێداوم ئەو جەڵدەیە لایەکی زەرر لێداوم ناتوانم شیش شتەکە بەرز بکەمەوە بیکەم کوڕەکەم دیاڵە دایکە تۆمێکە منەیکەم بوون هەمای تاکەی بەردەوام بیشەڵا لێ وەڵڵا ئیشەڵڵا تاخواش گیانمان بات ئەم حەمامە هەر بەدەست دێمەوەی ئیشەڵڵا نیازم نییە وازی لێ بێنم لەبەرەوەی ژیانمان لەسەر ئەم حەمامەیە بە قوربان بەخێر بێت بەخێر بێت خۆش زۆر سپاس بەڵێ ئاری لانا ئەمە زانیارەکان بوو لەسەر حەمامی موفتی هەرچەندە ئێستا خەڵک کەمتر هێت بۆ ئەم جۆرە حەمامانە و زیاتر ماڵەکان با بڵێن دیزاینیان گۆڕاوە خەڵک لە ماڵەوە زیاتر حەمامەکە بەڵام کەسانێک هەن تایبەتمەندیم شوێنانە ئازان بۆیە ئەگەر لە مانگی جارێک شابێت هەر دێن لێرە خۆیانە شۆن تاوەکو یادگاریش بێت هەر خۆیانی پیاکەن و جارێکیش بێر خۆیانە شۆن دەستە خۆش بە ڕێباز دەستە خۆش بێ ڕێباز سپاس بۆ تۆ سپاس بۆ خاتو ئامینەش یادگاری خۆشی بیرخستینەوە تۆ بڵم لە چی زەمانێکەوە چوون بۆ حەمامانە گریمان وتم زەمەنیەوەی کە شامپۆکە نا چوار گۆشە 5 دانە بێکەوە ئەی پسکیتێکی زەرتە بوو پسکیتی دەماوەن تا نەبر لەگەڵ خۆتانە ناناو لێ ئەیان فرۆش زۆکۆ کە حاڵی حانوتیان هەموو شتێکیان هەیە هەم شامپۆیان هەیە هەموو شتێکیان هەیە شیریش ینی کە ئاتی دەدرۆ شیرێکی گەرمیان بۆ هێنای بە تایبەتی لە زستانانە ئەوە من وتم پسکیتی دەماوەن زەر بوو گوێم لێ بوو تۆ تەشین ها یەکێک گوێم لە یەکێ بۆتی شینە وەڵای نازام لۆتی من بیرم بۆ زەرد بووە گەر گۆڕا بێ کاگادی ئێساش بە سەوزایڵە شینایی ئەو تۆ زەڕان کوێرە تاکادی ئەوەیە بە وچانێک وەرگری خۆشویستان وچانێکی زۆر کورد وەرەگرین لەگەڵتان بەردەوام ببین بە دەنگە خۆشەکەی کاکە سێوان کەریم هەمزەیی و وە میوانێکی ئازیزیشمان لایە زۆر قسە خۆش چاوەڕێ بن و ئەگەڕێنەوە لاتە
نازنین هیچ کوێ نەهێشەیە نازدار نازنین هیچ کوێ نەهێشەیە کەس نییە واگمەیە نازت بکێشەیە کەم بیشکێنایە تو خوا دڵداریان یان شوشەی مەیرەتەیە هەم دنیام ڕۆیی هەم قیامەتەیە هەم دنیام ڕۆیی هەم قیامەتە ئەرە نازدار نازەنین دای باگو زەهەردایە نازدار نازەنین دای باگو زەهەردایە تەسبیحی لادایەس حاجیەکە هەنبەردایە تەسبیحی لادایەس حاجیەکە هەنبەردایە دوچاوی بازەیە دوچاوی بازەیە بوون باجە لە هادەیە دوچاوی بازەیە بوون باجە لە هادەیە تۆ پێیان بێژایە نەدان عازابەیە ئەو جووتە چاوایی تو خوا دڵداریانە تۆ هەڵیان دێنی ڕۆژنی ئەمەردوویم لێ نامرهێنی ڕۆژنی ئەمەردوویم لێ نامرهێنی ئەرە نازدار نازەنین بیرە بیرە خۆیۆ نازدار نازەنین بیرە بیرە خۆیۆم هەر شەو لەلایەیە منزڵە گیرە خۆیۆم هەر شەو لەلایەیە منزڵە گیرە خۆیۆم وەرە من چاومێشەیە نیایە دەرمانی من چاومێشەیە نیایە دەرمانی لەچکاکە و بێنایە بیبەسمە بەهانی بینێ سەر دێڵەیەم تو خوا دڵداریانە نازکا پەنجەکەیەت بینێ سەر دێڵەیەم نازکا پەنجەکەیەت باشیانم کایە باگریجەکەیەت باشیانم کایە باگریجەکە ئەرە نازدار نازەنین هیچ کوێ نەهێشەیە نازدار نازەنین هیچ کوێ نەهێشەیە کەس نییە واگمەیە نازت بکێشەیە کەس نییە واگمەیە نازت بکێشەیە ئای بەخێر بێیتەوە کاکەسەی بە قوربانە بەم کاگاری ژان عەفو دەستی هاوڕێیانیش ببورن خۆش دەستی ئەوانیش خۆش بێ و یەخوا بەخێر بیتەوە خۆش فەرمو. سپاس پێشکەشتان بە یاڕەبی بەرنامێکی تایبەت بۆمەش سپاس دەکەم کاگاری ڕاستمان کاک لەبەس کێ بێ بە ڕیتمی خێرا ئەوانە وتی وردە وردە با تۆزە بۆ منتیقەیە تۆزە باش شانمل بەسەر چاو بۆی بێزار نەبن وردە 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 چینە سەرا ئایبی نییە هەمووی خۆشە یەک لێک تایبەترەیە سپاس دەکەم کاگاری ژان لەشتان مەمنونم. ساغ کاک سەیوان هیچ یادگارێکی خۆشەیە لە مناڵەیە بۆ مەم گێڕیتەوە یان شەرت نییە لە جەژن نابوو بەیتر لە مناڵیان بڵین باشە دەی لە مناڵیان لە گەورەیە یادەوەریش خۆش جەژنە و وەڵای خۆشە و یادەوەریمان زۆرە
وڵی جژنیشان چوین بۆ ماڵی بڵێن خاڵم ماڵیان لە ئازادیە باش ئیترها خۆزای ئازادی کاتی خۆی منتیقەیە بوو حرمەتمێ هەنێک خەڵک خۆی بە گوندە ئازانی وەنە نەفرێکە بوو لەو گەڕەکەیا بۆ نمونە خەڵک لێ ترسا کوڕێکی خاڵم هەبوو مارچێتێکرا بۆ وتی کاکە بە حەمەی برامی وت کاکە حەمەی باش وتی حەمە من لێرە چۆنڵیت خەڵک لێمە ترسیەوەمانە مناڵی ئەم گەڕەکە لێمە ترسم چۆ مارچێتەوە داوای شتێ بکە نەبێ بیان و بگرێ بیان و بگرێ هەمە شتی بۆ وتی کاکە تۆ چۆ هەر حەزەکەم مارچێتەکەش تازەکرا بۆ لە نزیکی ماڵی خۆیان بوو وەڵا کاکە چوینە ژوورەوە مارچێتەکە کاکە حەمەی برام هەر لە خۆی داوای شتیش کرد کابراوتی نییە ئەوش وتی جاتخوامە مارچێتەوە ئەو شتی بۆ لێ نییە ئەو کوڕێ خاڵیشم خۆی کرد بە ژوورە ئاوا بە حساب بۆ شتەکە ڕاشت بکڕێ هەرتی وتی ئەو چیتانەوێ حەمی براشم جاوەکەی چەشەی توێ کاکە وتی چۆن چەشەی منە مناڵی ئەم گەڕەکەم بۆچی و ڕگ لەو کابرایگرن ئیتر لەو قسانەیە بوو سنگیان نا بە سنگیەکە بوو بە شەڕی ڕاستی ڕگەی خاڵ بۆ حەمەی برام باش ئەمە پلانی کابرای ساحب مارچێتیش بڵێن ئەویش بێ لە حەمەی برام با ئەمیش برامە کاکە وەڵا دارماسی حێکمە کرد منیش دەستم کرد بە شەڕەکە هاتە بەردەم مارچێتەکە تۆزێکی پێچ و براگەورەی ئەو کوڕ هات وتم بە قورعان ئێستا ئاوتم ێستا هەڵەگای گەڕەکەەکە باوە وتم ئێستا هەلامانەکە براگەوری ساحب مارچێتەکە یەکەم کەس بەو کوڕی خاڵمی و دوو لە ڕوویەوتی باشەوە خوێری تۆ هەموو ڕۆژێلیانە خۆی لەم گەڕەکەیە تۆ بۆسەیانی کاکە بووی بە فلیم بەدەسەمانەوە بە براکە شوتی مارچێتم بۆ تۆ داناوە شەڕی تیابکە کە سابەتی تیاب وەڵاوە الحاڵ ئەو بەجیان ڕۆشتەوە ماڵەوە ئێمەش لە ماڵی خاڵە بووین تەبعەن جەژنە ئێمەش چوینەوە ئیتر شەڕەکە پیس بوو عین لە بینی کوڕەکەی خاڵ و حەمەی برامە شەڕ چۆنڵی بۆ سوشتیان ئەو کوڕی خاڵم سەری خزۆ سەر کۆشی ئەو خوشکەی ئەیوە سەوڵم بخبەر بەسەرەوەدایە بە حەمەی وت باشە بە تۆ بدە و دەستمەوە شێنە وتی تۆ بۆ دەستەوە شێری شەڕەکە بوو بە شەڕی ڕاستی تر ئیتر ئەو بەسەرهاتێکی زۆر خۆش وەڵام منیش دەنەم کرد بە نامەردی دارماسی حەیەکەمە کرد دەستم کرد بە شەڕ لەگەڵ یاوتم کاکە برامە بۆ ناکرێت شەڕی سوحبەت بەڵام بوو بەڕاستی ئارە وەڵام ئاماری و بە شەڕی ڕاستی دەستە خۆش بێت اینجا ئاری با بچینە پارێزگاکانی تری کوردستان با بزانین بەڕێوەچوونی دووەم ڕۆژی جەژن لە پارێزگای دووەک چۆنە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەبادینی بڵێ جەژنت پیرۆز بێ بەبوو بەبادینی بڵام بۆ کاکە شیروانی بەجێ هێڵم ئەشتوانی بڵام جەژنێتە پیرۆز بێ کاکە جەژن ئەوە پێشانوتی تۆ لە گوێ جەژن نییە چییە؟ ئەوەی ئەوان کە کاکە شیروان ئێزدیە جەژن نییە نابڵی جەژنە تا پیرۆز دەی بڵە جەژناوە پیرۆز بێ نا عیداوە پیرۆز عیداوە جەژن و عید یەکشتا شیروان سڵاوە لێ بێ و جەژنێتە پیرۆز بێ عیداوە پیرۆز منەڵێم جەژنێەوە کامیان ڕاستە شیروان سلاف الوبن سلاف طبعا بين الكرسابن اي لا يعني ججنا وبيروز بخو درستي ججنا لعيد كلمه عربيه يعني بلد قلت عيد وبيروز منه هو ججنا وبيروز بدهم خو درستي ججنا ججنا قربان ججنا ازدياجي هي البت ججنا قربان كان كل روجه كبري في ججنا بو ازدياجي كرشنقو ازدياجي قربانيات دان اواش ججنا او بجن ججنا ابراهيم خليل دم كوري ابراهيم خليل كاتب مرني بجن إيمانا جناها تورقتن جايو برانا قبل كجايو بران بكشتن هنجي إزاي كلا ججنا قرباني كنا قرباني برسالة كوري إبراهيم خليل دان أجر بحث مراسم ججن الدهوك بكم آري لانا الدهوك دوهي كو يكبر رجع ججن وبيشتني فيجا ججن اللي هندا قلت أفندورو بين الدهوك اللي هندا جركن كفنن دهوك ججن طعمه صالم بويتك يعني خلك بيشتني فيجا ججن خلاص بن بيك باتشنا مالك الجاكي نانا كي تخون انا سبيديو بيك باتشن قرن مال قرن لي اف نيريتا الحمود هوكين يعني شروان ديال بتاسنول هندا قركن يعني اما بلين دو ججني وبيروز وانيا بله راستا هر ججنا وبيروز بدرست عادي هر ججنا اخينا بو يزيد كان او روجك بري ججن ججنێکی تریشتان هەبووە لە بەڕێوە دوو جەژنتان پیرۆز بێ وایە؟ زۆر سپاس نا هەر ئەو جەژنە هەر جەژنا قوربانێ هەر جەژنا قوربانە ئەڤە بران مسلمانە یا ئێزیا بەری وێ ڕۆژێکی بەری وێ بۆ ئاری ڕۆژێکی بەری یعنی پێر جەژنا ئێزدیا بۆ یا قوربانێ پێگەشتی شیروان تایبەتمەندی جەژن لە دووەک چییە؟ چ تایبەتمەندیەکی تری هەیە؟
هەر ئەو یعنی بینەها خەڵک چەند سەردانی یەکتریەکان پەیوەندی بەێ مش بیا بەحسە بێ چەندێ بکەم لاە عنی خەلک گلاوەیە کێت ئەو وەکم ئاماژە پێدە هەندێک گەڕەکەن دهۆگنا و گەڕەکەن کەبنێن دهۆک یەک دوو گوندێن دووربەن دۆک لێ شێوەکی گشتی جەژن دهۆکی عنی وەکو دیار پشمە دوم ڕۆژە جەژنە ژبەر بەڵابوونا تۆڕن کۆمەڵاتی خەلک پتر پەیوەندیە کە بنامەیەکە جەژنێن ئێکودوو پیرۆزکەن ئەvێژی وەکرە و پەیوەندی کۆمەڵاتی خافتر بن یعنی نەخەلک وەکو بەرێ پێک بەڕوون لەسەر سەفرەکە نە سەردانێکگوتکەن تەنانەت احتیمالە برا و براشی سەردانێکن احتیمالە کورد سەردانە دایک و بابن خۆشی ناکەن ڕۆژانن جەژنە بتنێ بنامەیەکە پەیوەندیەکە جەژنە ئێکودوو پیرۆزکەن ئەvە یعنی باگراوەندێکی خراپ وەکو خەلک بژن سەر پەیوەندین کۆمەڵاتی وەکو کۆمەڵا سعود بژن ئەvە وەت کات کو ئێدی پەیوەندین کۆمەڵاتی یعنی جڤاکە کوردەواری گەلێکی بەرنیاسە پەیوەندین کۆمەڵاتی ئەوەت کرد پەیوەندین کۆمەڵاتی ساڵ بۆ ساڵی خافتر بێ خەلک کەمتر سەرێکدا بچن لەو ڕژی ئەف گەڕێکی نهۆل دهۆکێ دوو گەڕەکەن دو سێ گەڕەکەن کەبنین دۆکی ئەو گوندین دۆروبەرن دهۆکێ هەوڵدان ئەوی نەریتی یعنی خەلک هەمی پێک بە بچنە مالەکێ و سەردانێک و دوو هەمی پێک بە جەژنانە بکەن زەڵامن ئاینیژی هێندە کەوتە ئەو خەلکەوان گەڕەکەش هەوڵدان ئەو يعني نريتا لهم دوك بلابط لهم كاركن دوك بلابط ليه وديار يعني خلك هطانو آمدنا بو ون نريتا ورقل خلك المال خورودين تني بيوتك كمالاتي ججنة كدو بيروز كان هر سبارة ججنة يعني أجر بيجين بنمنا ججنة قربانية نوت الدهو كده يعني بدينجي جيما كار سرده كرياكو صلاة شوي قالك حالات تاخون بربني الدهو كتشبون كنا هاشي مطرساوي مايا هشتا مطرساوي ما تايبجي ورز برف ورز گرمی و يعني وكي بزيش فيترناريات بيجن چند گرم بيت مطرسين تاخون بربني زياتر لين لو رجي دخواس هاد بكرن دخواس تتكرجيكو اوين قربانيت دم بتر قرباني خو ل سربرخانين حكومي بدن او جهه رقا پیدایک و پزیشکین فیترناری لنا بری قربانی بدن پشکرین بوته نکن پشت قربانی پشکرین بوته نکن اگر گوشت که ساغلمش نوی گوشتی رک بدن خلق بنا مالو چکن لی هطانو اوجی الدهوك يعني درستين هات تجي بجكن هطانو جي الدوروبرن دهوك جهات ندانن هم مالات الولد فروشن هم ولا قربانيه جدا هرچند فیترناری گفت بهم دهندک لجنه تایبه چکن بود چون ابی بابتی کو رگریل وان قربانی سرجاده بدن لی ودیارا کنترل نه تکنو خلکاتان قربانی سرجاده جدا بله چند سردانی دو کان کرد دو کزانین پارزیایکی جوانی هم گشتیاریش یعنی ناوچی دڵڕفێنی جوانی گەشتیاری تیا چەند لە ناوەڕاست و باشووری عێراقەوە گەشتیار هاتووە شوێنە گەشتیارەکان بەڕووی هاوڵاتیان و گەشتیارە کراوەتەوە بله گەشتیارێکی زۆر هاتە هەرچەندە ڕێبەریە گەشتوگوزاری ئاماژە یعنی هیچ ئامارەکە فەرمی نەدا چەند گەشتیار هاتنە لێ هاتنە گەشتیارە بەردەوام یعنی القلق اوتيل ووتيلن دوكي رجك زورا قشتيرا ليه قلقة ديجي خدان الاوتيل ووتيل بيجن عف باخ يعني مزرعة افن الدوروبرن دوكا تشكرن بتر قشتيار تشناويري يعني نا من اوتيل ووتيل بتر تشنا وان باخر تشنا وان مزرعة افجي قلق خدان اوتيل ووتيل اللي كفتير بيجن يعني اوتيل ووتيل وان قلجن من خالي رجك زورا قشتيرات بينها جهن ابو الاوتيل دوك انه قالجن منا خالي خلق شنا مزرعه دور برن دهوك دساجي هم جهن قشتياري نافا دهوك سنتري دهوك بخدانين الاري بتر جهن قشتياري دور برن دوك يعني اميديا زاخوا دور برن وينا اكريا خلق شت اگر شوی بینتل دوک جیل اوتول میتل منن روشی نامینل دوک روشی درد کفن چنه جهن گشتیاری يعني اوجي قلاك ديجي يعني اهم او ماركت هم ام چشت خانه دوك بروجيت منا بكريج اجبو قشتيار لنا من قشتيار بتر سردانه در دست خوش بشير سپاس بۆ بێگومان جژن لە هەموو ناوچە جیاجیەکانی بە تایبەت هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە دوهۆی کیژێکێکە لەو شوێنانی کاوەکو تو باست دێوە کرد و شێروان نیشتی ناوچەی گەشتیاری زۆر جوانی لێ بۆ دڵنیام ژمارێکی باش لە گەشتیار سەردانی ئەوە یەکەن ئێستا کاتی هەندێک قسەی خۆش شعری تایبەت اینجا شعرەکانی هەرجوون یعنی لەو ستایلەن زیاتر کەسایەتێکی دیاری گەرمیان کاکە ئەحمەد نۆکەیان بە ئەحەد نۆکە ناسراوە ئەوەی کەسانێک ئێستا سێر چێ بکە لە ئینتەرنێت
بڕواناکەم کەم کەستان ئەم پیاوە جوانەتان نەبینی بێت بە قسە خۆشەکانی میشە لە هەر مەجلیسێکا بێ ئەو مەجلیسە خۆشەکە کاک ئەحمەد لێرە یاخوا بەخێر بێ کاک ئەحمەد کاک ئەحمەد گیان زۆر زۆر بەخێر بێ جەژن پیرۆز بخێر بێ یاخوا بەخێر بێ یاخوا سەلامەتن جەژنی ئەوش پیرۆز بێ نانوقڵەکە توش پیرۆز بێ بەخێر بێ کاک ئەحمەد خۆش سەلامەتی شەکرێشم یانزە پۆینی شتێکە ئەویستم پرسیارکەم بڵام نەوەڵا بوو کاکە والله ئەو شۆ چوون فەحسم کرد 465 و چوومە ماڵی برادێکم پاقلەوەی گاودی کولێ 25,000 تی ئەمە لێرانی وەڵا هەشتم خوارد بێ و نەخۆش بەو خوارد نەم خواردە ئەچووە 200 بەس خواردم ئیسراحەت ئەنەجا قەلەقیش دەوری هەیە وانە ئەوە نەش بیری لێ بکەیتەوە کاک ئەحمەد ئەڵەن لەگەڵ فەحسی شاکێشەوە هەیەەوە فاسی ئەرەوە هەڕچینکە فەحسەکەی بەسەر هات و شتت بەسەریە شتت بەسەریە ئیتر بەسەراتی خۆشەیە لەسەر ئەو بابەتانە شتی خۆش ئەجێڕیتەوە تۆ ئەمانە هەمووی بەسەر خۆت ئاینیان هەندێکیان دروستیەکەی قوربانی سەرم زۆربەی خۆی ڕوەدارن زۆربەیشی تەلەفۆنم بۆکەن باشە پێتەڵەن شتت پێڵەن عنیشتن ئەم شتە ڕوویدا ئەو ئیسا تازەترین نوکتەکە ئەو ڕۆژاری جەژنی هەموو لایەک تا تازەترین نوکتە ئەو ڕۆژە لە نوێژە برادرە 3 جەرەسی بۆ هات باش ئیتر هەر لە نوێژەکە هەڵی گوتی کەرە هەرمە مزگەوت ئەو دایخ نەیبڕین جارە دووسێ هەر کردوێجی بۆی ئیتر بێتان تینی بۆ کاک ئەحمەدا کاک ئەحمەد وەکو شاعیری میلی زۆر جار حەزەکەی ناو نازناوەشت هەیە وانە شاعیریشی شعرەکانت هەجوون وانە زیاتر بۆ قورئانە من خوێندن سێ سەرەتاییم خوێندیانی کۆل بخوێنەوە باش شاعیریش هیچ کتێبێکم نەخۆ هیچ وڵاتێ نەگەرەمانی کۆلکە شاعیر جا زۆر لەسرم ناکەی ئەگەر کەم کوڕیشی داوی ئیتر چیناوێکی بۆ دانێژێ ئەوێت کاک ئەحمەد بۆ یادگاری قسەیەکی خۆشمان بۆ ناگێڕیتەوە کە لە هەموو شتەکانی هەر یادگاری قسە خۆشانم کە لە جەژنا بەسەر هاتبێ وەڵڵاهی لە جەژنا زۆر شتم بەسەر هاتیە بەڵام جارێکیان زۆر زوو عنی وە گەنجی بێژین مناڵیش با بێژین یەکەم جار و کە قاتم بۆ بکرێت ئی کوردی قاتی کامل هەر ساڵ شەواڵێک کرات یا کورازی بەس ئەو جارە ئیتر باوکم گونجا بۆی قاتێکی بۆ کرد قاتەکە پێش جەژن دووسێ جار کردمە بەرم بەڵام ئیتر دووسێ ڕۆژ بەر لە جەژن شۆردمان یعنی بێژن هەر لە مانگێکی 15 شەوێکی ماوە بۆ جەژن وڵاتر لە دووسێ ڕۆژ بەرە جەژن شۆردمان و دامانە دار دایکم چوو دارە منیش وامزانی وش بۆ تمەسە وشکنەوەسو قەم کرد و خسمە ناو لایلۆنێکی قایم و تن پێچام لەبەرەوەی وەکو ئوتواوی وەڵایی کردمەوە کەڕی تێیدا و دەڕۆژ دوای چەنم کردە بەر جاران بەتانی تەحالفیانە کردە جلی کوردی بیرتە کردیمە خولوان کردوتە جا بۆی کە تازەش بێ هەڵە نەجێڕایەوە ماوەیە گەڵە نەجێڕایەوە دوورمانەکەیان نەڵەژارەوە لە شوێنی خۆ هەڵە نەجێڕە جا و دیوی کە باشەوە چۆنە دووریەوە وڵای یان دووری حسابی کورتانی بووە دامایەوە لە فەقیریان بەتانەکان تەحالف یانی دیوەنوانە کاتە تەوزیعە کرد خەڵکی ژێگر بە جلی کوردین جا ماوەیە پۆز ئەوە بوو کە تازە هەڵەگێڕابێتەوە وانە ناوەکی تۆخ بوو دەرەوە کاڵ بوو بۆ خۆ یعنی بە هەردوو دیوەگەیان لە بەرەکە ئەمە ئاوە نەدوورەوەیان پێ کاک ئەحمەد ئادەی شاعرێکی خۆت شتێکمان پێشەش کە با بە شاعرێک دەست پێ بکەین شتێکی بەڵامی تر ڕووی مەجلیسیشی هەبێ کاکە منش بۆ بیەکەم جارێکیان چوومە مارە بڕینێکەوە بووکو زاوایە کوتوتیان کاکە ئەحمەد شێرەوە باڵامانە بێژە باش منیش وتم یاخوا پیرۆز بێ لێتان بەخۆشی نەچێتە بینتان هەرگیز ناخۆشی ئیشەڵا ئێوەش ئەبینین ئاوا کشتانەوە بووک و کورتان وەزاوە ئەم دوعا و نزاش زۆر شعر هەیە لەسەر ئافرەت و ئەمانە جارجار تەلەفۆنەکەن کاکە ئەحمەدی توێژ منە بەخوای من نییەوە دابێتم ئەم شعرە هی منە کە لەسەر ژن و پیا و نووسیمە نووسامە ژن و پیا و ئەبێ وەک ماسی و ئاو بێ یەک بۆ یەکتری بیلبیلەی چاو بێ وە ملی یەکا دەرنەچێ گیانیان بە گەورەی خوا خۆش نییە ژیانیان قەومی هەرکامیان هات بۆ ئەو ماڵە ئەویان دەست نەکاوە قڕە و قاڵە لە دنیای ڕۆشن هەر چاکە چاکە چەپڵە جوە دەسێ لێ نادرێ کاک ئەمە خاوەنەوەگە خاوەنی شعرانە بۆ گۆرانی وەبزانم یەکاوانە بۆ تەمەندرێژ بێ یاخوا سەڵامەتی خۆش هەر ئاوا بمێنێ ئیشەڵڵا بەڕاستی تایبەت بوو کاک ئەحمەد بۆ هەستەکەم تۆزێک درەنگ درەنگ دەرەکەوی تۆ
خەتای تەلەڤیزۆنەکانە وەڵڵاهی زۆر جارێژن کاک ئەحمەد قسەکان و دووبارەیە وتم ئەوان پرسیارەکانیان دووبارەوە من نیم دەست بێمە درێژ مەکەم وەڵای ئێمە ئاین لە باوەنورە باوەنور تۆزێ پێچە بۆ لە چاوی سلێمانیا دووری بۆ 2 ساعت ڕێ بەخوا تا تێخوا بەخێر بی یاخوا سەڵامەت کاک ئەحمەد بە مناڵی یادگاری مناڵی لەگەڵ گەورەیە دوشتی جیاوازە تۆ یادگارەکانی گەورەیت ئەم چێژە جوانی خۆش مەزەی ناو مەجلیسەکانی هەیەیان یادگارە گەورەیەکانت گەورەیەکانت بۆ وەڵی هینی مناڵەکان من لە بۆنەی شەکرەوە و شەکرە زۆر وەزعی لێشەوە کەمم لە بیر ئەمێنێ ینی فۆرماتێ ڕاستەکەی ئیسا جاری وایە کوڕەکەم واری چێژ مەڵا نازان بەکەلامی وا نازان پێت دەڵمێ نازان بۆنی چ بەڵام ئەمانەی تازەیە ئەوە نەوتریا لە تەلەڤیزیۆن و فەیسبووک ئەمانەوە باشە لەبیر ناچێت ئێمە حەزەکەین شتی تازاگەر هەبێ مەسەلەن چەنە بینەرانی ئێمەش ڕەنگە هەندێک شتی تۆیان نەبینی بێ یان هەموو کەسێکیش مەرج نییە هەموو شتەکانیان بینی بێ هەندێک جار کە تەلەڤیزۆنەکانیش داوایان دێشتلیەکەن و ئەگە دووبارەش بێ قەی ناکار بخۆ لە زاری جەناب تۆ ئامادەبوونی خۆت بۆ ئێمە هەموو شت جارێکیان وتمە تەلەڤیزیۆنێ وتم ئاوێ بێرەندارێ من دەمە موشکەوێت ئەوشتی وەڵی 3 جۆر ئەومانێ بەڵام لەوانەیە بێتە ڕێکلام بۆ هینەکە ئەوتم لە قەما بێری منەر بیخۆم ئاو دلاوە هەیە ئەگەر ویست گلێمان لێ وتای ڕێکلامیشی بۆ بکە ڕۆژی ئای ڕۆژی چینێ کاک ئەحمەد ئەو بەسەرهاتانە ئەو بابەتانی کە گێڕێتەوە ئێندە بە خۆشیژێ گێڕیتەوە ئەوەی تر تامولەزەتیە بەڕاستی اینجا هەندێک شت هەیە ئەگەر چی دووبارە و دەبارەش بێ بەڵام کە لە زاری خۆت و گوێمان لێ بە خۆشتە نازانم مەسەلەی قەرزێکەیە کە کابراویستی بوو قەرزەکە باتەوە بە ماڵێک ئەو چۆنایی بوو وەڵا ئەوە پیاوێک کوڕێ تەلەفۆنی بگەڕتی کە ئەحمەد پیاوێ بڕێ پارەی هاولای باوکم باش سی هاتوو بیداتەوە برایەتری لە ماڵ بوون منەوتی و باوکم ئەیزانی باوکی نایداتەوە بە کوردی ئیتر ئەمشتی وەڵی خاڵۆی گیان خۆ ئاگادارە ئەو پارەی ها لای باوکم هەر کاتێ هەرچی خڕوبەردی گوێچەم و سیروانە بوێتە پارە ئەوسا پارەکە داتوو ئیتر پیاوەکە بڕێ وردە گلەی کرد و ڕۆی ئێوارە باوکیاتەوتی کوڕم دەنگ و باس خەڵکەیە عادەتە نێژێ من کیا هاتێ بۆ ماڵمانیا چتێ ئەوشتی وەڵا باوە فڵانکە ساو بۆ قەرزەکەوتی ئەیچی پێوت دی وەڵی ڕاستەکەی وتم بچۆرە هەر کاتێ هەرچی خڕوبەردی گوێچەم و سیروانە بێتە پارە ئەوسا باوکمەوە داتوە وتی بۆ وعدیدا ماڵی بڕمێ ئەیش هەر نەوەدڵ بەڵام سا قەرزەر جۆرێکی پیاتی ساجە ڕۆژە کابرایە لە بازار زۆر بێتاقەت و پیاوی هاوتی برادێکی خۆی بیناوتی ئەوە چییە بێتاقەتی وەڵی تۆزێ پارەی خەڵکاوەڵامە زۆر بێتاقەتمتی زۆر فەقیری ئەوێ ئەوانە خەفەتۆنەوە پاریان ناوەلاتوە ئێستا وای لاتۆ بەداخوای لێ نهاتوە خۆت تۆک و کەساتێک ئێستاکە قەرزەی بە کەسێک هەبێ سوپاسێکی کە بەداتەوە زۆر ئەم بابەتە وانە گۆڕیا باشە کاک ئەحمەد بووی پرسیارەکان نەبێ بە دووبارە گلەیش لە ڕاگەاندن کارەکان نەکەی خۆت چی تازە هەیە وەڵڵاهی نازان مەزانی چۆن من زۆر جارێژم خەزور بەرنامەیەک بووایە هەر وەکو خۆڵ داوەتی خۆت بکردایە دەیسە خۆ داوەتی خۆتێ کردووە و کردەڵێمە عەرزەوە گەس وەڵا ئەم ماوە داوەتم لە ئەم سەرەوە ئیتر دەوری سیچل پیاوێک و ماڵی ئەوە کابرا نانێکی زۆر جوانی دانیا و من حەز لە باسی خواردن زۆرەکەم بەس لە خواردن خۆیان هیچ نیم تۆزێکم خوارد و گەڕیامەدەوە باش ئیتر گوێم پێوێکێ لاو پیا بەڕێزانە وتی یەکێتر وتی ئەحەنانی نەخوارد وتی مڕە خۆی مڕ لە گەماڵەوە کاردی کاک ئەحمەد تۆ بانگێشتەکری بۆ مەجلیس هەر بۆی کە قسەی خۆش بکەی بۆیان وانە ئەم شتە هەیە وانە زۆر باسەکرێن مثلا داواکاریان چییە بە داواکاری ئیکەن یان خۆت ئاوا خۆت مەسەرەن من وە پارە ناچم بێژم ئەمە هیچ ئەوانتیانێ و زۆربەی داوەتەکانی من 50 تا 100,000 خەساری شەکەم دوای ئەوە زۆربەی نانەکانیش کە ئەی خۆم تیکەی گڵایەکەوێ لەسەرم خوا ئەزانێت تیکەی گڵا چونکە من داوەتەکرێن بۆ شوێنێک کابرا 50 پیاوی داوت کرێن لێوانە 25 ڕقەمەکەم لێسێن ئیتر وەیە کۆنانە تیکەی گڵایەکەوت بڕکرد بەس من وە نوعی شەر شانازی بێکم خەڵک پیاوە بۆیە من داوەتەکات خۆشەویستی بۆیە حتما داوەتەکانی منی زۆربەی بۆ نەخۆشینە بۆ منایجە باوکم بەیانی ئەمەلیات دەکرێت
وڵی کاحمە ئەگەر بیم شو تۆزی قسەی بەکەی بێتاقەتە ئەمە ئەشێ بچم واتە هێوریانەکەی تۆ ئەمە یەکخوا ئاگادارە هاتووە لە عملیات هەم گەرە کاحمە بوومە قوربانی تێینە شوێن تا بێ باوکم بێتاقەتە ئەوێ بڕۆم بردەمەتەقی بۆگۆن کە دوای عملیات ئاوەتە باش قسەی چی ئەم بۆکەی کاک ئەحمەد بۆ کاتانە چۆن وەرەی نەخۆشەکان بەرزەکەیتەوە بۆ نەکەبێت شفابەخشێگەوت بینەوە شتێکی زۆر یەک نمونیان ئاسۆی کوڕم ماوەی لەمە بەروتی باوە زۆر جار تۆ من بردەوە بۆ لای برادر و دۆستی خۆت و ئەمانە دەوڵای منش برادرێکم هەیە لە شارێکە حەزەکەم تۆ بێ لە تەکما بچین داوتین وتم تەلەفۆنی بکە تەلەفۆنی بۆ کروچوو کەچووم خوا ئاگادارە چیە زام دایکی هینی ها لە لوتی ئەمەی تەنگە نەفەسی چی پێ ئالەسنیا و کەوتۆ پشتا باش چوم لای دایکی دانیشتم ئیتر وتم دادە بەڕێزەکە من ڕقەمی دکتۆرم زۆرە پێ خەڵکی باش زۆرە ناسم ئەگەر پێویستیوە من بوو نایەژم مادینە بەڵام ئەتوانم برێشتی بۆ بکەم وتیە کوڕەکەی تۆ بێ ئەمە جارێ لاوە ئەمایان لا بە لە دەبێت باش بڕێترم کرد کێم بردە بۆ لای کێ خاز بۆ سوان نمونە جوانەکان ئەوانەی کە ئارام بەخشەوتی دوو سێنە خستە پشتی ژن ئاوا قیتەوە بە گەورەی خوا جار لە ماڵی ما درۆز وەرخەتەرە وەحاڵ درۆی دیاوێت تێک دەدەم مناڵەکان لە کتی خراپترن خوا ئاگادارە کاتی هەڵسیان بە خوا حافزی لای سیارەکەی ئێمە ژنەکە ئەی کوڕەکەی دی دایە گیان 6 ماغە کەوتی وتی 6 ماغە کەس ناتێ بەلەو یعنی هەرکێ چوە دێزی خزمێکی ژمان واوە مرد ئەم قسانەی لای نەخۆش وەرە بەی بەنەخۆشەوە زۆر گرنگی جا ئەو قسەش زۆر ماڵە شتێکە خاڵە خزمێکمانەوە بمرد وانە زۆر ئەو منی جوام لێ بەسەر هاو کاک ئەحمەد کوڕەکەم لە ماوەی پێشوە قاچیشکە کەسێک هات بۆ لای پێی دوتی ئۆی ئەو گەچەشی پێوەیە بەڵام من ڕافیقێکم وا بووە لە دوای گەچەکەش دوای دیسانەوە نەشتەرگەری کردوتە یعنی ئەو مناڵە ئێستا گەچەکەشی لێ کردوتە ئەو قسەی لە مێشکێک ناتوانێت قاچی دانێڵە ترسم عملیات کرێم قسە زۆر کاریگەری قسەکە زۆر خراپترە لەوەی کە تۆ تووشی حادیسەکەوی بەڕاست ئیسابە زۆر جار ئەفونکە بۆ تەعزیە یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ ناچم خۆ ئاگادارە جاری وایە لاچەیەکە ئاو ببینێ بە گەورەی خوا جاری وایە پێنجەم ڕۆژی تەعزیەکە چووم کابرا کوڕی کوژیاغە خۆ ئاگادارە خەشی لێ بریا لە تەعزیەکە هیچیشم نەوتی هەر حەدیث و ئەو قسانەی کە شیاوی ئەو شوێنن هەریتر لە خۆیت کە ئەحمەد یانی وان پێکرێت تۆزێ تۆ ڕەنگە بۆ تەعزیەر زەرور بی هەر زەرور بی قەیچەکە ئینسان ئەوەندە لەو کاتەیە دڵ و دەرونی ئەژیرێت کەسانی وەکو تۆز پێویستن بۆ کۆمەڵ کاک ئەحمەد ئەوە کاک ئەحمەد خۆت لە ناخەوە وای ئەخە دوو شت هەیە ئەنی کەسێک ژیانی خۆی هەمیشە خۆش بێ و کێشەی نەبێ و بتوانە قسەی خۆش بکە حەشەوانیە لە ناخۆ خۆی دڵتەنگە بەڵام ئەتوانێت خۆشی ببەخشێت تاکید ئەوە هەیە بەس من ڕۆژێ خەڵک زۆر تەلەفۆنەکەیە چۆن ێژم زۆر باشم ێژم هەرێژم زۆریشە تۆ چۆن نەمزروپا زۆر باشی ئەمەی تۆ ێژی جیاوازە وتم بوومە قوربان هی وا هەیە بەیانی سەر عەمەلیاتێکی من نیمە هی وا هەیە بەیانی مەحکەمە ئەکرێ من نیمە هی وا هەیە خاوەن قەرز بەیانی بۆ دیاریکرد ئەمیش نێزی بێ منی کە تۆ ئەو گەورانە نەوێ پرەکەی مشکلێ سیارەکە کڕێکی پیاپێ و مۆبایلەکە بشکێ و قاتەکە بەمە برێ جارێ خۆی کێشە بۆ خۆ دروستەکەی ئەنە وەڵی وان نییە تۆ هەرکێ ئیسا هەرکەی توێژە چۆن ما ئەرە وەڵاوە چۆن ماتەش بوون ئێجا بەسەراتی ترمان زۆرە بێت بەس لە بینی ژن و مێردا لە بینی باوکو و کوڕە چی بە مێشکایەت بۆمان ئامادە کە پاجۆمان لە دەنگی کاکە سێوانیش بە گۆرانەی بەڵاوانە لە مەجلیسانەیە دانیشن گۆرانیش خۆشەوە لەگەڵ کاک ئەحمەد کاکە سێوان ئافو
شوقارينات زور بسر بدل شوقارينات شوقارينات شفايا ومن الليل بينيني بالات بينيني بالات شفايا ومن الليل بينيني بالات بينيني بالات ورا ورا بمشي ننوش ليران ستي ورا ولا يمني مغيران ورا ورا بمشي ننوش ليران ستي ورا ولا يمني سالقردايان خير بيت سيواني قوربانە بم خۆش بێت پێشکەشتان زۆر زۆر سپاس هەر لە خۆشی شادی هابن ئینشەڵڵا برادرانیش خۆش بێ ئەمە هەڵپەرچەیە ویست بەڕاستی ئەمە ینی ئەمە تۆزە کاک ئەحمەد لەگەڵ ئەم جۆرە گۆرانیانەیە نێوانە چۆنە تۆ وەڵام من ئایمتیانێک گشتان لە فەیسبووکا لێدم تاقیەکەم و دوای ئەمیش کوڕێ و پیا بەڕێزیە هەر زۆر جار دەستی ماچەکەم بە شتێکی خستە بیرم تا ئیسان نەبووتیە دەی گۆرانی بێژێکی عەرەبا بۆ ماڵمان نازان ناردیان و دیارە بۆ ماڵێمەوتی و کاک ئەحمەد زەویەکم ها لە لای کورد و بەشکم ببنێنی ئەوتم بەخوا خۆشم وەرم لەوتیە وتی وەڵایتر ئەم کەوتی چۆن ئەکەوتی 2 ساڵ لەسەر کورد حکوم دریاوم ئیتر منیش وتم پێی وتم چۆن و دوای ناردم بۆ لای بەرپرسێتی نازان بەخوا دوای چی وەسەر وتم بۆ حکوم دریاوتی لە عەسکەری وم برادێکم بوو کورد و زۆر خۆشم گەرە و فێری گۆرانیە کوردی کردم وتی ئەم گۆرانیە با کەس نەزانی هەتا ڕۆژێ ئەیدەجێشتێ لەو ڕۆژا بێژی زۆر خۆشە تۆ عەرەبی تو ئاوایتر تی وەڵایتە منی جوان لە بەرم کرد و ئەو ئەمەنە ئاقڵوتی 15 ڕۆژ بەر لە مەوعیدەکە هەربیگە ڕای کرد چی ڕای کرد؟ کوردەکە ڕای کرد تی منیش نەمزانی بێژم باشە ئەو بۆ چووە لەم عیدا بەشداری نەکاوتی منیش هەڵسیاوە بان مەنەس و وتم گۆرانێکی کوردی حوتیان فەرم چووتی و تا ماوم پێشمەرگەم بۆ کورد و کوردستانمان دیوەڵای دوو ساڵ دریاوە دەستە خۆش کاک ئەحمەد کۆمەڵە وەرەقە و لەبەردەستایە تۆ یادەوەری و شعر و ئەو بابەتانە ئەنووسیتەوە بۆی بیرە نەچێ ئەمە ئەرە وەڵا بۆ خۆی جارجار هەر سەرهینێکی بەسی دەنووسم سەرقەڵەمێک نووسی بۆی بیرەکەوێتەوە نیە بەڵام ئەم شیعرە دوو-سێ ڕۆژ بە لە دوو-سێ ڕۆژ دوای ڕۆژی کرێکار باش داوت کریام ئەوەم لە بیر نە و ئەمە بۆیە باشە بۆ خۆی نەموت دەیسە پێیان بڵێ ئیسا پێم ناخۆش و ئەم چتە دواب لێرە قەرەبیان بۆکەین ئەوە نووسامە کرێکار یەکی ئایار و نەچوم نووسامە یاخوا بەخێر بێ یەکی ئایارم شانازی ئەەکەم کە کرێکارم بەهێز و بازوو نان ئەەکەم پەیا بەو پەڕی ڕێز و حرمەت و حەیا بە کۆڵ ئەیکێشم خۆڵ و تل و بەرد دەست پان ناکەمەوە لە پیاوی نامەرد نانم حەڵاڵە و ئەشێ بۆ دەرمان زۆر جار ئەسووتیم وەک قەلە خەرمان ئای کە چەند خۆشە بژیت وەکو شێر دەستی ماندووە لەسەر سکیتێر ئەمە کرێکار ئەمەش خاوەن کار باش دڵیاوانیشە نەڕەنجان ئەی خاوەن کاری ئەمڕۆ دەسڵاتدار فەرقی من و تۆ لای پەروەردگار تەنها ئەوەیە تۆ خاوەن پارەی لە من خراوتر بەخوا بێچارەی خۆت بەزل مەگرە بالێت نەگۆڕێ تۆی شەر وەکو من ئەخرێتە گۆڕێ کەم بخۆ حەقی کرێکاری لات مردن میێوان تا هاکار ڕۆژی هات ئەمە گشتی وانە دوایی کەمێکی وایە زۆربەی دەوڵەمەندەکانی زۆر شتێگەنووسی زۆرتر بەڵێ شعر بۆ چیە نووسی زۆرتر چی وڵایە کاکە دەست بیتە قەڵەمەکەت و شعرێ بنووسی بۆ نەخۆشی نەگەی نووسم یعنی شتێ ئەبینم بۆ نمونە ڕۆژێ پیاوی هات بۆ ماڵمان زۆر باسی خۆی کرد کوڕ و پارەی زۆر خۆشە پارە و بیۆ کوڕی ساڵحانی بێ خۆخۆشە ئیتر ئەو چووە قاڵمی بێتامی و منیش نووسا مەنازە بەوەی بازارت گەرمە ئاسن لە دەستا ماوەیەک نەرمە کاتێ دڵنیای ئەخرێتە تابوت مەبەست چییە خۆت ئەەکەی نابوود مردی کێوە لە دڵ و هەناوتا و بێڵ خۆڵەکەوە سەر و چاوتە ڕاست باش ئەم کۆلکەی بۆ لە ناکی تۆ کاک ئەحمەد وڵای شاعیر وشەکانی زۆر کوردی جوان و زۆر و هەمووی وەزن و قافێشی هەیە شعرەکان ماشەڵڵا هەمووشی یعنی بە پیتێک کۆتاییەت ئێوە شاعیرە وەڵایکە تۆ لای ئێمە شاعیری کاک لای ئێمە شاعیری ئەو کۆلکەی تیان نییە
ما شاء الله ئاوا سەلامەت بێ هەر سەلامەت بێ نەوکردەوە بە دیوانی هەر ئاوا لە دەست و سوولەمانەیە بچووکم دێوەخانی ئەحەنوەکە بەرگی یەک دێوەخانی ئەحەنوەکە بەرگی دوو 8500 لێ چاپ کردووە نەمایە لە بازاڕە بەڵام بە شەعرەکە شعر و نوکتە دیوەخان هەموو شتێکی تیا هەموو شتێکی تیا خۆشەکانیش خۆشە بمێنێتەوە بۆ تێژم کە سوودێکی کاک ئەحمەد کاچی بۆ میوانی بۆ نمونە دوێنێ یەکەم ڕۆژی جەژن بوو تر لە جەژنە پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆرە و هەمووشەی خزم و کەس و کارۆم بابەتاناکی کاچی بۆ شوێنان داوای قسەی خۆشە لێ یەکەن بە میوانی وەڵا شەڵا داوای قسەیان بۆ داوای پارێزەکە دیسا جەژنانە ژەیە ئەبێ هەر خۆش و شتێک بێژ ینی بابەتی ئەبینی یا تەکلیفی لێکە ناتوانین نێژیتی کوڕ و کوڕەزات طبعا کوڕە هەیە ماڵە گەورەش کچەزاش هەیە دوو کچمانەیە شووی کرە و سێ کوڕشمانە دوای ژنیاوە و ئەدیسۆن نەوێ لێرا ئای تەمە درێژمە مناڵەکان داوای چیرۆ خوشتە لێ ناکەن چکە تۆ ئاوە نەخۆشمەزە قسەکانەکەیت هەر حەزەکی دانیی گوێ لە بەسەراتەکانت بگرین جاوارە تۆ بە چیرۆک ئەوانە بژێڕیتەوە بێت چۆمێکا گەحمد بەجاری وایشێت تووڕە ئەو مەڵا بخۆی تۆڕابی بۆ لە چی تۆڕابی وەڵایتن لە خۆی جاری وای خەلە لێ خەتای شەکرەکە هەروایە لە خەتای شەکرەکە لە دەرەوە تۆ ئاوا قسەی خۆشمان بۆ بکەیت و نوکتە بگێڕیتەوە لە ماڵی شەو تووڕابی وەڵایە پیاوە چوو بۆ لای دکتۆری و دکتۆر سەرم مێشەوتی بەخوا پیریە تەمەنی 67 تیو دکتۆر خاچ و قڕیشم هەن ناوتی ئەو شەر پیرەوتی پشتیشم وتی پیتی ئەنێنێوتی ئەو شەر پیری دەستە خۆش زۆر ئارامی ئەپارێزم لە ماڵ و زۆر حرمەتیان لێ ئەگرم لەبەر ئەوەی من گیانماوە ئەوان بەخوای سا ئەدیسۆنی خزمەکار خوا ئاگادارە میێوانمان بێ ئەو لە ماڵ من ئیتر ئەژنۆ مەشکێ چونکە ئەو قاوەیەکە باسی هەر یەک جاربی خۆی هەموو جارەداتێژی قاوەکە بنێ لەبار قاوەش باشە خۆی قاو بۆ شەکرە باشە ناویشی ئەدیسۆنە کوڕەکە تۆ بۆ سەخاو شیری نەخۆی بۆ تاڵەکە خواوەکی بە من وە شیرینی شەکرەم بەرنێدەوە قسە بەرزێت جاری وایە بە نمونە سەفەری ئەەکەی جاری وایە پیاوێک تێت بۆ نمونە ئەم تێرێ بۆ لای بەرپرسێک ئیشێکیە باش واسەشە پێکەن زۆر لە زەڕایان لە ئەدەین پارەی نانەکە دەم دەسم داری بە خۆی شەکرە بەرزێت ئێکاکە من بۆ تواتم هەر ئوسوڵی بێ مێڵە پارەم حتمما وایە تۆەوە کاک ئەحمەد من کاکی جان هەموو شتەکان سپۆنسەری خۆتان کاک ئەحمەد بەس لەگەڵتانە ئەوە ناوێکی دیارە وایان یاخواڵەشە لای مەسئولێ لەم شاری خۆمانە مەسئولێکی بەرز کوڕێکی لەوێنەوە ئەو شەر دەسەڵاتدارە قسەیە زۆر خۆشی کرد جوانیش وەلا مەقسەوتی کاک ئەحمەد ئەم بینە ژنی هەر گەیە پرزگەکە لە منوە دەستی پێکرد تا بنەوەنە وەجبێ منیشتم دایکەکەم چێوتی چۆن چیە نازانیتم نەبەخۆمتی پەرمێزەکەم دزیاوە ئەی پەرمێزەکەی کێ بردوتی سیارێ دوا بەتاڵ ئێمە نادۆزیتمە سەمان هاتێ بۆ شار پیکا بێوێستیا لە ڕێی خوا سواری گامی قسێدە ناوی پیکابەکە و پێی لێ ناوڕۆیشتەوە وتی ئیسا چی بکەم وتی دزەکەم گەرەکە بیدۆزم حکومەتی چینەوە تی یا رب العالمین تووشاتم تی چوومە ئەو دێ بیریەکەم گورە زۆر پیاوێکی عاقڵوتم بەخوا شتێکم دۆزیوتی هاتۆتی و دایکەکەم پەرمێزەکەی تۆ بای چنوتی بەخواستی 5,000 پێداوە دەوتی دزەکە ماگرت دزەکە ماگرت پەرمێزەکەی فرۆشت و پارەکەی مالیەسەن لە قینا 2 مالیەسەن باقیشمان نەداو ئیتر دادەگەم ئەوە پارەی پەرمێزەکەی ئای ڕۆڵە من نەزانم تۆ ئەگەر دزنەوەی چۆن زۆی دۆزی تو شەریکی بەخوا کوڕەتی بخۆ دایکەکە کاک ئەحمەدینەوە با بچینە هەولێر کاک ئەحمەد با بزانین لە هەولێر پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەڕێوەچوونی دووەم ڕۆژی جەژن لەوێت چۆن بۆ باشە با بچین لای قارەمان سڵاو لێ بە و جەژنە لێ پیرۆز بێ پێمان بڵێ دووەم ڕۆژی جەژنی قوربان لە هەولێر چۆن بەسەرە بن جەژنە پیرۆز بە قارەمان قارەمان وە بزانم پەیوەندێکی قارەمان دواترێت چینەوە لای ئەو جۆت لەمانە قارەمان جەژنە پیرۆز بێ پێوان بەڵام جەژنە چۆن بەڕێ کردووە چیت کرد چیت نەکرد یەکەم ڕۆژ ئەمڕۆ بەنیازی چیت لە هەولێر چۆنە قارەمان قارەمە هە جۆت لێمانە قسە بکە باسی هەولێرمان بۆ بکە هەولێر جەژن چۆنە ئەمڕۆ دووەم ڕۆژە پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆنە کاک ئەحمەد یادگاری تێ لەگەڵ هەولێرە دەستم لە تەکسیەک لە هەولێر وێسیا تەگی سلام عەلەیکە وتی عەلەیکم ئەسلام کاک ئەحمەد
وتم چۆن ئەمناسی ئاوارەی هەولێرتی نەوەڵ هەر خەڵکی هەولێرم بەسە و سەوتە خەز نەدام وتم دەی باشە وڵاتی بردمی بۆ شوێنە کرێی وەرنەگرت و خولکێ زۆری کردم بۆ نیمەڕۆتم نەوەڵا ئەچم و تی نکتەیەکیش ئەزانم با بۆ بێژمتم فەرمووتی سایق تەکسیەکەی لە شوێنێک دەموچاوی سووتیاوێ باش ئاساری سووتیانەکەی پێوە دیارە ڕۆژە پیاوێکی سوار کردو وتی و کرێگە چەنەگاوتی پێنج ئەوتی وەڵای دایمە بە دوو هاتم برا تۆ سێم چێرەوتی پێنجەکەت تو کاکە تۆ سایق تەکسی تۆ کاسبکاری نایبێت و ڕەبی 3000 پێنجەکەت دێمی دەسیکرە باخەڵیاوتی ها ئەوە پێنجەکەی بەس ڕووی بابی و ڕۆژە تۆی کوژاند قارەمانە گەرگی و لێمانە دووبارە جژنە لێ پیرۆز بێ پێمان بڵێ با بزانین ئەمڕۆ دووەم ڕۆژی جژنە تایبەتمەندیەکەی لە هەولێر یەکەم ڕۆژە تۆ چۆن بەسەر بەر ژماری هاتنی گەشتیاران لە هەولێر چۆنە؟ بەڵێ دووەم ڕۆژی جەژن ئاری ئەنی لە هەولێر هاوشێوەی بەشێکی زۆری شارەکانی هەرێمی کوردستان ئەنی جیاوازترە بۆ پێیکە جژنی ڕەمەزان تێپەڕی و جژنی قوربان جیاوازیەکەی ئەوەیەکە خەڵک قوربانی دەکاتن و بەشێک لە نەریتە کۆمەڵایەتیەکان نەریتە ئاینیەکان کەمێک جیاوازترە بەڵام دوێنێ ینی خەڵکێکی زۆر بەتایبەت ئەوانەی کە نیازی قوربانیکردنیان بوو بەشێکیان قوربانیان کرد بەشێکتر بۆ ئەمڕۆ و دوو ڕۆژی تریش بە هەماشەوە قوربانی دەکرێتن لایەکی تری لایەنە کۆمەڵایەتیەکەی کە لە جژن خەڵک سەردانی یەکتر دەکات ئەمڕۆ هەرچەندە پلەکانی گەرما کەمێک بەرزن ئاسمان کەمێک هەورە بەڵام کەمێک زم و زۆر دەبیندرێت لە شەقامەکان لە بەشێک لە گەڕەکەکان بەتایبەت دوێنێ بەشێکی زۆری خەڵک ئەوانەی کە سەردانی یەکتریان کرد بەتایبەت دراوسێ و بەشێک لەوانەیە کە نزیکی یەکترینە جەژنە پیرۆزیان لە یەکتری کرد بەڵام ئەمڕۆ ڕۆژانی داهاتوو بەشێکی زۆری خەڵک پلانیەوەی داناوەکە سەردانی شوێنەکانی تری بکات بە نمونە بەشێک لەو کە سوکارانەی کە لە قەزا و نەحیەکانە یاخود لە گوندەکانەوە یاخود لە بەشێک لە شارەکانی ترە لە دوو ڕۆژی داهاتوو یاخود لەمڕۆوە سەردانی ئەو شوێنانە دەکەن ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە لە هەولێر تا ڕادێشی باش بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت وەک لایەنە کۆمەڵایەتیەکە و لایەن ئاینیەکەی لە لایەنەکانی تری وەکو لایەنە ئیداری و ئەمنیەکان و بەشێک لە لایەنە تەندروستیەکانیش بە هەماشەوە ڕێکارەکان جیاوازترن بەو پێیکە نەخۆشی تای خوێنبەربوون هەیە بەشێک لە ڕێکارەکان لە سەربڕخانەکان لە گۆڕەپانەکانی کردوفرۆشتنی ئاژەڵان لە بەشێک لە شەقامەکان کە خەڵک قوربانی دەکات یاخود لا گەڕەکەکان بە هەماشەوە ئەمانە چەندین لێژنە هەیە کە سەردانیان دەکەن و سزا هەیە و پێبژاردن هەیە و تا دەگاتە ئاسیەوەی کە قەساب و خاوەن ماڵ کە پابەندی ئەوە نابن کە ڕێکارەکانی تای خۆن بگرنە بەر حاڵەتی دەستگیرکردن و بەشێک لە سزاکان قوڕستر دەبێت بۆ کەسانێک کە گومانی ئەوە بکرێت کە ئاژەڵەکانیان نەخۆشە یاخود مەترسی سەرەڵدانم نەخۆشی لێ دەکرێتن بۆیە تاوەکو ئێستا ڕێکارەکان وەخوایان وەزارەتی تەندروستی دەڵێن بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێتن هەرچەندە بە بەردەوامی داوایان ئەوەیە کردووە کە پابەندیەکان هەبێت لەلایەن هاوڵاتیان و بەشێک لە قەساب و ئەوانەی کە ئاژەڵ دەفرۆشن یاخود دەکرد لەلایەکی تریشەوە لە هەولێر وەک باسم کرد ئەمڕۆ دووەم ڕۆژە تا ڕادەیە گەرم و گوڕیەکە کەمێک زیاترە بە بەراورد بە دوو ڕۆژی داهاتوش بە هەماشەوە کە جەژنی قوربانە بەڵام دوێنێکە یەکەم ڕۆژ بوو بەشێکی زۆری نەریتە ئاینیەکان نەریتە کۆمەڵایەتیەکان تا ڕادەیەکی زۆر خەڵک جێبەجێ کرد لە دوو ڕۆژی داهاتوو ئەمڕۆ کەمێک سستر دەبێت یاخود کەمتر دەبێت بە بەراورد بە یەکەم ڕۆژی جەژن. سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانە ماندوو نەبی اینجا ئێمە لەم پرۆگرامە تایبەتەوە لەگەڵ قسە خۆشەکانی کاکە ئەحمەد و دەنگە خۆشەکەی کاکە سیوانە بەردەوامە بین لەگەڵتان بەڵام پشێکی کورد وەرەگرین و گەڕینەوە لات دوور مەکەونەوە.
لكوا هيت ورهاي بريوا اكشي جوان لكوا هيت ورهاي بريوا توزادي برياني توزادي برياني يان هلالي شوساني اريان هلالي شوساني پێشکەشی هاوڕێیانیش خۆش نکتەیە تری خستە بێمێ گۆرانی بێژێکیان داوت کرد و فەقیر و فەقیر بەهارەیەکیان لە قسەویرە پێشکەشکەری بەرنامەکە وتی و بعد بەرنامەکە جوان دەچێوتی و لە کاتی بەرنامەکە دێڕێ شعرە بۆ ئەخوێنمەوە تۆزێ ئاوا بکەرە دوای بێژەی مامۆسایە منێ
باشە ئەو ێژە لە کاتی بەرنامەکەوتی و بەڕێز گیان دێڕە شعر و بۆ خوێنەوە بزان ئازانی کەوتی مەی خۆری مامۆسای منە یەکسەر کەشفی کردووە ئەوە ئەوانن کە پرسیار ئامادە ئەم گۆرانیە پێم خۆش بوو ئاماژەی پێ بەم هی مامۆستا ئیسماعیل محەممەدا چای ماچەکە هەر لێرەوە تا شوێنی لێتی چای ماچەکەین و جەژنیشی پیرۆز بێ دەنگیشی نییە وەنە یەکێکە لە گۆرانیە هەرە تایبەت و خۆشەکانی هیوادارم تەندروست باش بێ ئیشەڵڵا ئیشەڵڵا بە هیوای خۆش بێ دووبارە ئێمە پرسیارمان ئامادە نەکردبوو گەڕیانەکەی تۆ چی ئەبەخشێ بۆ منە گەڕیانەکانی من بە دانیێکیان بوو باس جارێکیان دوو پیاوی بەڕێز لە کەلار هاتن شوێن ماوتیان لە شارێک داوەتین لەم ناوە و ئەبێ بێیتەکمانە ئیتی منی شاتم لە تەکیانی سا هەر سێکیان ماونی گوێشیان نابێت چونکە خاوەن ماڵەکەی منی عەلەیکم بەسەلام لە وەکیلیەوە تەکیانە چوون بۆ ئەو ماڵەکە منی نەناسی بەس زۆر ڕێزی لێگرم ساتێ ناساتێوی کاگەحمە بێژە بڕۆکونی دەرزیاچ لە ناکایەکە یەکێ لە ڕەفیقەکانتی 5 ساڵە ژنەکەی تەلاقدا نایتێرێت ئەوی شوو ناکات لەبەرەوەی تەمای بێتەوە چونکە ئایلەی ڕێک و پێک و ئەوی زۆر وتم باشە تێگەی مەڵایتر ئەم جارە کە هات و دەردی کاگەحمە با ڕەقەم بگۆڕین ئیتر لە مەولا ئەبێ سەردان و ئیلاخەوتم ئەی ئەگەر من ڕۆژێ لە ڕۆژان تۆیجی بڕۆکونی دەرزیان تەکلیفتی ئەگەر تۆ تەکلیف بوو لە من کرد و جێوەجێم نەکرد ئەو کاتە ئەزای من پیاونی وتم من حەدم نییە وا بێژم بەڵام تەکلیفێکی مەوتم ژنەکە بێڕۆ هیچی گەوادەی پێ ئەمەنە پیا و دوای 5 ساڵ تەکلیف و ئەم لاولا دوای مچوو ئەمە یەکێکە لە چارەسەر بچووکەکان ئەم دانیشتوانێت تۆ ئاشتەوای کۆمەڵایەتیشی پێوە ئەمە قسەکەت پیر نەچێت ئەوە شتێ لێراوە شتێکە وەرێ نازانی ئامە نەبزانێت بۆ منە وەڵا هەموو شتێکە وەرێ ئەو کاتە هەستەکەم دەنگێ و تەپڵ و دۆی نێوە گوێشی یەکێترە لەوانە خۆشکە بەرەزەکەم کوڕەکەم هاتووە لە مەکتەبوتی باوە هی وایە دە پشتی خۆیە زانی بۆ خۆمان کەمە زانین کردم بۆ قورآن لایەکی لەوانێت دروێ خەڵک پێوەیەنێ ئیتر وتی وەڵی من وتم قەڵەم و دەفتەر بێرە باش هاوردی وتم بنووسە خۆی یاڕۆی ئێمە ئەرکان ئەحمەد مەحموود عەلی نادر مەلا میرزا تا ئیرازای مارف ڕۆستە مستەفاوە بنەماڵە دامانس دەمی کەسیش نازای ئیسا من نۆ پشتەزانی و سیانی جاڕووی باوی ڕۆژە ئەوە کاک ئەحمەد گرینگە بیزانین وانە خۆی گرنگە بیزانین جاران شتێکە پیانەوە داری درەختی خێزانی شەچەرەی خێزانی ئەین گەورەکان تۆزە گەو بەرپرسیارەتی ڕەنگە عیدی بەڵاخرێژن شتێتریشان لەسەر ئەوانەی کە جەناب لە کەسی شیاو بۆ شوێنی شیاو بۆ نمونە ئەگەر تۆ کەسێک بابێنی ساچی بۆ لای بەرپرسێک خۆ ئاگادارە لە چای چێکەوە بۆ دەرەکەوی ئەم پیاوە فەقیرە ڕاست کە ئەو ڕێزی لە میێوانەکە نەگرت و ناشنا و یعنی معنای ئەمی شەر واسانی ئەو کاک ئەحمەد نەشتن و ئەتوان سەیران کە بەس ئەم دانیان باسەکەم سایق ئەسحابێک لەو دەوروبەری ئێمە ڕۆژە نەخۆشێکی ئەوت بۆ سلێمانی خۆی سایقەکە نەخۆشەکە ئەمە دوو مەعاون تو بێ دوو برای لە تەکەو ئەسحاب یعنی تۆزێ وریایە و تن بڕوە یەکێ لە براکانی وتی کاکە تۆزێ تن بڕۆ برامە خەریکە ئەمری ئەم بێجە چی باش یەکێ بمرێ لە پێنج کەس باش خەوی خۆی بۆ گابرا 300 سایقی تەنگەرەکەی مەریوان چییە؟ خۆمەزانم ئادیتە بۆمان باسکە ئەوە من ئاوا هەنێشتێک بۆ ڕۆژێ بێرە قەڵەمی ڕۆژێک کاکە ئاوا داوەت و سڵاو مارێ لێراوە لە دەربەنی خانەوە یەکۆ داوت کاکەوت ئەم نوکتای بێ بۆ تۆ بێژم لە شارێکی ئێرانە 300 سایق تەنکەرگەرەکیان و بچن چوونە شارەکە و دەرچن ئیمزای قایمقامی گەرەک و ئەوتی بچن بەیانی بێن و ئەوتی جەنابی حاکم بۆ بەیانی بێنەوە ئەوەتی کاکە بەیانی بێنەوە 3 جار پێوتەرتی بەیانی بێنەوە دوای هاتە دەر دیارە ئەم نوێنەری سایقەکان و پۆلیسەکانە ناسێ وتی و پۆلیسی بەری خابێوتی تخواوە قایمقام هاتانە وتی بەوتی ئەی ماقوڵە 300 سایقەوتی خوام کاتە قوربان ئەوەیە ژێ بۆ بەرژەوەندی شارەکە ئیمشەو بمێنێنەوە وزە ئەخەنە بازاڕ ئەمە دڵسۆزی خۆزگە بمزانایە چییە ژێمامە ئەوە شاعیرێکی بەڕێز داوەت و لە شارێکی ئەم هەرێمی کوردستانە مامۆسایەکی ئاینی وتی کاگەحمە خوا ئاگادارە ئاوا بەرامبەری دانیشتم نەمەزای چێژێ دیارە تێنەگەیەلی وتی بەس حەمەی برازان بەلە من چوو حەمە دێر وە دێر سەری بادە ئەی خوا حەمە من باوی گشتە ناسم بۆ تۆ تێگەی بۆ من تێناگەی تی وڵا دوای کۆڕەکەکردمە پشتی ملیاوتم حەمەوە بۆ ملی بادا وتی وەڵا مامە ئەوە ئەموت خۆزم زانێت چیە
ئەڵە ڕێوی و گورگ و تەمەنیان ڕێوی گورگ زۆر جار ڕۆژێک کابراایەک زەویەکی وەرگرت و پیاوێکی تۆزێت دەسەڵاتدار خەریک و لێ ئەسن گەرمای گەرمی منیش نەمەزانی چۆن تێکی دەم ئەم معاملە تۆزێ دواب بکەێ بە ئەم پیاوە گورج نەیفرۆشە فەقیرە ئاوی شەیەکی بۆ کوڕی جێتەلی بۆ کێتە ئەی تۆ بکێتە کاک وتم با نوکتەی بێژم لە نوکتەکە تێگەیوتی نایفرۆشن وتم ڕێوێک و گورگیەوەیە کۆم لە شوێنێکی چۆڵەوەڵا برسیان وەرجیان خەریک و ئەم بردن لە برسیا گورگەکە و تێ ڕێوەکە وتی سافێڵێکی لێکم تی بۆ یەکێکمان یەکێکمانە خۆتی چۆن بیخۆمتی هەرکامێکمان تەمەنمان لە هەرکامێکمان گەورەتر و بابیخۆ ڕێوی وتی وەڵا ڕازی وتی مام گورگ ڕێوتی مام گورگ تۆ کەی لەدایک بووی گورگ لە تر ساوتی تۆفانەکەی نوح ئێژە ڕێوی گریا تی بۆچی ئەگریتی دوو بەچکەم لەو تۆفانەتێت ینی مناڵە قەڵەجێنی ئەوشتی وەڵای نایفرۆش ژنەکەی مە چونکە پیاوەکە هەتا بە ئینجابی نەداوت ئەوە ڕۆژێک لەگەڵ ڕێزمان باسی پرسیاری ئەم حیزب و حکومەتانە کریا وتیان زۆر قسە ئەکەن یەکتری تۆ چیە لەسەرێتم وەڵا ژن و پیاوێ لە ئاوایە کابوو شەو تا بەیانی شەڕیان ئیتر خەڵکی ئاوایەکە ئێوارەنێ پیان وتیان خوا ئاگادار ئەم جارە شەڕ بکەن و دەنگتان بێت دەرتانەکەین لە ئاوایی ئەو شەوە تا بەیانی ورتیان لێوە نەها زۆر پیان خۆش و بەیانی کاتێ نوێژاکرد لە مزگەوتەکە وتیان کاقیگیان بێن با پیاوەکانی ئاوای 10-15 پیان بچین دەستخۆشکەریان لێ بکەن واوە گویان کردین دوای ئەوەی یەک ڕۆژ داوەتیان بکەین سێژەمە بەیانی نیمەڕۆی وارەکەی چون دایان لە دەرگا و پیاوە دەدەرکەز وتیانەوە تێوتی ژنەکەم مرد تیان کوشت وتینە بەخۆ ئەی چۆ مرتی وەڵا هەرچی جواب نەداوە دڵی تەقی وتن ئەمانەیە بە جواب نەداوە دڵی تەقی اینجا ئەمە گەر هەر ئاری خەریک بێ ئەم لاپەڕانە هەڵباتەوە شتەوە زۆری پێ دوو سێشتی هەیە تایبەتە بە تەلەڤیزۆن تێکەڵێکم باشە ئەەکەم ئاخێت لە خزمەتە ئەڵێوەندە درۆت کردو لە تەلەڤیزۆن و تمامیش درۆیە ئەوە یەک بە پەلە ئێستا هەنووکە ڕوویدا نها نوێ ئەوە چی ئەم دووشەمەژێڕەوە ئەمەیان دامێژم بەداخەوە هەر 20 چەند وڵاتی عەرەبی گشتیان دوچە خەبەر عاجل خۆمان یەکێ نووسێ بە پەلەیەکی ئێستایەکی هەنووکەیەکی ڕوویدایەکی نەهایەکی نوێ هەر لەسەر ئەو خاڵە بچکۆ ڕێنەکەوتی ئەوە کەیشیان نەبوونی زمانی ستاندارەکە ئەوە کێشەکەمان ئەوەیە کاک ئەوە کەیشیان بەرپرسێکی بەڕێز وتی کاک ئەحمەد چی هەیە لەسەری بەرپرس وتم وەڵا ڕۆژێ دانیەکتان تەلەفۆنی کرە بۆ ژنەکەی وتم نانێ باش خاستکە نیمەڕۆ دووسێ میوانەمەیە تێنۆ لە ماڵانە خوێن ئەوش چووە نانی خاستم ئەوتی پێم نەوتی براڕۆ دی بەو قورئانە منە درۆ کردی لە تەلەڤیزیۆناتم نانێم درۆ کاک ئەحمەد زۆر زۆر بەخێر بێت زۆر تا بەیانی دانیشین لەگەڵ جەناب تازان بە بەسەرات کۆدایی هەر ئامادەبوونە دەم ڕۆبۆ ئێمە جێگەی دڵخۆشی بوو لە باوەنورەوەوانە لە ڕزگاریەوە هاتووی یاخوا بەخێر هەر لە جەژن و شادیابی ئەگەر شتێک ما بێت لە کۆتا پێت خۆش بە باسی کرد وەڵڵی کۆتا ڕۆژێک کۆمەڵێ شاعیر گلێر بینەوتیان با وتم با لە مەولا بە کورتی بێژین تیان چۆتم کاکای سا وتاری مزگەوتەکان چەندێ جوانە خەڵکێجا فڵان مامەسا درێژخانە ناچم بۆ لێ دەوتیان تۆ چیوێ لەسەری شەهید بە کورتی باش منیش وتم نووساومە شەهید خوێنی وەک بارانە و ئەبارێ بەسەر وڵاتە بەهار بەبێ باران نابێت لە خۆرئاوا و خۆرهەڵاتە خوێنی شەهید بە میسقاڵە دایکی نرخەکەی ئەزانێ وڵاتیش وەک دایک وایە ئەبێ خۆی لەسەری دانی جوانە زۆر زۆر جوان زۆر خۆش بێ کاک ئەحمەد جان کاکە سەیوانگیان دەست و چاوی تۆش خۆش بێ زۆر سپاسانەکەم لانەخان لە کۆتایە شتێک ماوێ بتێ بڵێ دەستخۆشیتان لێ یەکەم تۆ کاگاریەشێکن لەو پێشکەشکارانەی کە بەڕاستی جێی شانازین و دوو کەسایەتی زۆر تایبەتن سپاسی ئەو سێ مامۆستازیزە و کەناڵە جوانەکەی کورساتەکەم دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ و سپاس بۆ برایانی پشت کامێرا و مامۆستا ئەحمەدیش بەخێر بێ خۆشحاڵ بووم بە بینینی دەستی ماچەکەم ئەوە ئیشان پێمانە بابەت بەنامەکەدان ڕازێنینەوە زۆر سپاس بۆ هاوڕێیانمان کاکە پێشاو کاکە حامد و بازەوە خەریکی چی بووی؟ کاک حامد چوو بۆ ئەوەی خۆیەوە نازانم مایکەکە کوا کاک ڕێباز لاتانە؟ بەس دامەوە چی بوو؟
ئەم ئالەتانە تۆزێ ئەمە چۆن لە ئازام تێستێەوە بێت هەواکە کە ئێت فەورەن تۆنەکەی ئەگۆڕ اینجا کاکری باز کە تۆنەکەی پێوەجازی من داڵغەم چوەتە مەمزانیە بێ ئەسپێنی یەکسەر نەمزانی زای تەواو قسەکانتان ببورن دەوەڵام ماما لە آخر گۆرەنی مەماوە کاکسەوە شتێک ما بازیکەی فەرم لە شوێنێک داوەتی پیاوێ بەڕێزا بۆ مردیسەکەمان دانێ لەمەی تۆی پێ و چی پێژن دانێ لەوەی پێوتر زۆر خۆش لێدا دوایی پیاوێتی کاگە حمەمە خۆ ئافیگا لە باوکەوە بۆی جێماوتی برا قوڕ بەسەری باوکم منی خستە سوال شەڵا قەیسەریەکی بۆ جێبێڵە ئەمەی بۆ مامەسە ڕێبازیش باش ئەوە خۆی پێگەیشتەوە خۆ تۆ لە باوکتەوە بۆ بەجێرەمەوە خوا کاک ڕێبازیش بۆی بەجێماوەچەوە و ئیتر چی بکات تازە ئەوە ئیشەکە ئەحمەدجان باوکەم ئیشی کوورەکە کوورەی داس و دەست دروستەکە لەگەڵ تەور و داس و ئێستا پێتان ئەڵێم جاکە داسەکەی دەمەزەر ناکردەوە ئاوایە کرد وتم با ئەو هونەرە بە سوودەی بۆ بکەم بە هونەرێکی جوان هەردووکمان هەر دەمەزەر دەکەینەوە وایە کاگاری سپاس کامڕۆن لامان ئامادە بووم بەڕاستی بەبوونی ئێوە بەرنامەکەمان جوان بوو ماندوورە بن جا ئەمە هیچمان نەماوە بە کۆتا بەرهەمی کاکە سەیوان کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆینین ئینشەڵڵا لە جەژن و خۆشییا بن لەلای ئێمە و ماڵتان ئاوادان کاتێکی خۆش و هەر لە جەژن و خۆشییا بن فەرموو
دردن